پێشەنگ TV پێکەوە بۆ گۆڕانکاری، پێکەوە بۆ ئازادی و یەکسانی. کەسێ بەتەمای چاکسازی لەم دەسەڵاتەیە بکەم، بەس خەوە بینێ. نەریتێکی شۆڕژەبانە، نەریتێک کە لە خوارەوە خەلیکە بنیاتی کۆمەلگایە. یەک هەر دەسەڵات ناتوانێت جا بەکێشەی ژناباتەوە بەڕۆک حتا بەڕێوەبەراتەکانی خۆشیان کەوتونەتە ژێر پرسیارەوانە. بۆ بیستنی بۆچوون و تێڕوانینی جیاواز و دژەباو، بۆ خستنە ڕۆی دنگی مرۆیی و یەکسانی خوازی، بۆ ئەم سیستەمەکە 83 خوێندکار دێک کۆلدا بخوێنێت. ئەم ناوانە دروستە بۆیان تەنها ناوی حکوومەت دروست نییە بۆیان چەک و پارەیان لەسەنیکەوە معنایکی نامێنە ئیتر چارەسەری بنەڕەتی بۆ کێشەی خەڵکی کوردستان وەلانانی ئەم دەسەڵاتەیە. هێنانە پێشەوەی دنگی ناڕزایەتیە جەماوەریەکان و بڵندگۆیەک بۆ هەڵسوڕاوانی، هێناوە بەهۆی خۆپشاندانەکانەوە بۆ بەهۆی خۆڕاگری خەڵک و ئیرادەی خەڵکەوە بۆ کە بەدەستێنراوە. بێکارانە بە ئەودەسێکی کەم ئیشەکەن و ماگانە موچەکانیان پێنادن. داری وایە وازات خەڵک تونتر ئەبێ. ئەگەر مەترسیەک هەبێ لەسەر هەرێمدا یەکێتی و پارتی بۆ خود یەکێتی و پارتی مەترسی وڵاتەکانی منتیقەشیان بۆ سەر هەرێم زیاد کردووە. خستنەڕووی واقعیەتی دەسەڵات و ئۆپۆزیسیۆنی ساختە و پەردە هەڵماڵین لەسەر نیازیان، خۆشحاڵی هەبێ بەوەی کە هیچ ریفۆرم و چاکسازیەک و بەقازاتی خەڵک لەلایەن ئەمانەوە بکرێت. مێژوویەک و کارنامەیەکی قوڵیان هەیە لەسەر ملهوڕی، لەسەر چەکڕاکێشان، لەسەر تعداکردن لەسەر خەڵک. ئەمانە دژمنی خەڵکی کوردستان بوونە لە پشتیان لە خەڵکی کوردستان کردووە. پێماسپێکی پەرشە بەسەر چینی کرێکار و بەشە جۆرەکانی چینی کرێکار و هەموو کۆمەلگایە پەرزیان کردووە. بۆ تاو توێکردنی ئەو بابەتانەی کەمتر لە میدیاکانەوە دەبیسترێن، بەشێکی زۆری لە حیزبە چەپ و کۆمۆنیستەکانی دنیا و هەروەها بەشێک لە هەڵبژاردنەکانی ئەوروپا ناڕەزایەتیان دەربڕی وینەکانی تاوانی دروست کردووە و تاوان ئەنجاما دەسەڵاتی چەکداری میلیشیای حزابی میلیشیای لە کوردستان. خەڵک لەلایەکۆ قەویترە، سازمانی تەیار کردە، ڕادیکاڵترە. بۆ نیشاندانی ڕێگەی ڕزگاری خەڵکی، پێشەنگ TV هەموو ڕۆژانێکی چوارشەممان کاتژمێر 9 شەو بە کاتی کوردستان ڕاستەوخۆ پەخشی بەرنامەکانی دەکات. مەزار نابێ ئەو هەموو جەنراڵە مقەبایە لە ناو شارەکەی خۆیان بینێ بە ئەنواع و ئەشکال چەکی ئەسلحەی قورسەوە طەبیعیە بەلایەن. یەکەمین جارە لە کوردستان کرێکاران خۆیان دەستبەرن بۆ مەراسیم و چالاکی یەکیایە. شۆڕش تەنها ڕێگەیە، هەڵسانی خەڵک ڕاپەڕین و خۆشانی جەماوی تەنها ڕێگەیە کە ئەڵتەرنەتیڤێک دابینکە. لە فەیسبوک، یوتیوب، ئینستاگرام، تویتەر و تیکتۆک فۆلۆمان بکەن. بەرنامە و گرتە ڤیدیۆیەکان ببینن. پێشەنگ TV پێکەوە بۆ گۆڕانکاری، پێکەوە بۆ ئازادی و یەکسانی. ئێوەرتان باش بینەرانی عزیزی پێشەنگ TV. کاتژمێر 9 شەوە و کاتی پەخشی ڕاستەوخۆی بەرنامەکانی پێشەنگ TV و من بنار مستەفا بەرنامەکانی ئەمڕۆ 13 نۆڤەمبەری 2024 تان پێشکەش دەکەم. عزیزان، بەرنامەکانی ئەمڕۆمان لە چەند تەوەری جیاواز پێک هاتووە. سەرەتا سەبارەت بۆ قسە و باسانی کە دووبارە هاتوێتەوە ئاراوە سەبارەت بە دەسەڵاتی کۆمۆنیستی و شانسی ئەم بزوتنەوەی بۆ گەیشتن بە دەسەڵات و چۆنیەتی دەسەڵاتی کۆمۆنیستی قسە و باسمان نەبێت و هەروەها سەبارەت بە ڕووداوانی لە ئەمستردام ڕوویدا، ئەو پێکدادان و شەڕی نێوان ئەو هاندەرانی یانەیەکی ئیسرائیلی لەگەڵ ئەوانی بۆ پشتیوانی لە فەڵەستین و دژ بە جینۆسایدی خەڵکی غەزە خۆپشاندانیان دەکرد. لەسەر ئەمەش بابەتێکمان دەبێت و لەسەر هەڵبژاردنەوەی ترامپ و بە شێوەیەکی گشتیتر هەڵبژاردن لە ئەمریکا بەرنامەیەکی تریشمان دەبێت. ئێوەش دەتوانن با پرسیار و سەرنج و تێبینیەکانتان بەشداری بکەن و ئەوانەی ئێوەی خەنە ڕوو ئاڕاستەی میوانانی بەرنامەکەی دەکەین و قسە و باسی لەسەر دەکەین و وەڵام بۆ پرسیارەکانتان وەردەگرینەوە. لەگەڵمان بن بۆ بەرنامەکانی ئەمشەوە. مەڵە بینەرانی عزیز، هەرۆک ئاماژەم پێدا کە یەکەم تەوەری ئەمڕۆمان تایبەتە بە قسە و باسێک لەسەر دەسەڵاتی کۆمۆنیستی، دوێ قسە و باسەکانی فاروق ڕەفیق و وەکو تریش لە سۆسیال میدیا لە تۆڕە کۆمەڵایەتیەکانە ئەم قسە و باسانە ئەکرێت جەدەلێکە کە کراوەیە و ئێمەش بەگرنگمان زانی کە گۆشەیەک لەو پرسیارانە
وەڵامیان بۆ وەربگرینەوە و ئەم جارش دیارە لە یەک بەرنمەیان ناتوانین تەواوی ئەو پرسیارانە ئەو ناڕۆشنیانە وەڵام پێ بدەینەوە و بتوانین لایەنیەکانی تەواوی بپۆشین بۆی هەوڵ دەدەین بە پێی توانە هەر بەرنمەیەک و ڕەنگە چەند پرسیارێک وەرگین ئێوە شەر پرسیارێک سەرنجەکتان هەبوو ئاراستەی ئێمەی بکەین و ئێمە وەڵامتان بۆ وەردەگرینەوە لە میوانە جیاوازەکانی ئەم تەوەرەکە دەستی پێ دەکەین. ئەمڕۆژ یەکەم ئەم تەوەرەیە دەکەینەوە لەگەڵ عوسمانی حاجی مارف سکرتێری کۆمیتەی ناوەندی حزبی کۆمونیستی کرێکاری کوردستان. عوسمانی حاجی مارف ئێوارت باش و سپاسکە لەگەڵمانیت. ئێوارەی ئەوش باش و سپاس بۆ ئێوەش بۆ پەیوەندیکردتان بۆ بەرنامێ. لەسەر دەسەڵاتی کۆمۆنیستی قسە و باسی زۆر هەیە. فاروق ڕەفیق قسەی لەسەر کرد، تاهیر حەسەن لێرەوە وەڵامی پێدایەوە. لە تۆڕە کۆمەڵاتیەکانیشە ئەم باسە کراوەیە. بەر لە هەر شتێک ئەوەی کە چۆنیە دەچینە سەری، بەڵام بۆم گرنگە بپرسم کە ئاخۆ لە جێگەیەکی وەکو کوردستاندا شانسی ئەوە هەیە کە کۆمۆنیست بگاتە دەسەڵات؟ بەڕێ من مەسەلەکە لەسەر شانسی شوێنێک نییە، کوێ شانسی و کوێ شانسی نییە. ئەبێت لە دنیای واقعەتی خەباتی چیناتی وە سەریکن، لە واقعەتی پێکێنانی چینە کۆمەڵاتەکان وسێکن. کۆمونیزم فکرێک نییە، ئایدۆلۆژیەک نییە بڵین لەوێ سەرەکەی و لەوێ سەرناکەی و لە شوێنەکە ئەبێ و لە شوێنەکە ئەگوجێ لە شوێنەکە ناگوجێ. کۆمونیزم بزوتنەوەیکی کۆمەڵاتیە، خەباتی چینی کرێکارە بە دژی سەرمایه‌داری بە مانای شۆڕشێکی کۆمەڵاتی کە کۆمەڵگەی سەرمایه‌داری هەڵوەشێنێتەوە. ئەگەر ئێمە تەواوی دنیا لە هەر شوێنێکی دنیا لە ئەمریکاوە بۆ چین، کوردستان، ئێران، عێراق، سووریا، هەر شوێنێکە بگری، ئێستا ئەمە ئەزانین کە تەواوی دنیا کۆمەڵگەیەکی سەرمایه‌داریە. لە هەر شوێنێکە کاری بەکرێ مۆجودیەتی هەیە کە هەیە و سەرمایه‌دار کە کەڵەکەی سەرمایەکە کە هەیە، هەرەوەی کە بۆ نمونە لە کوردستان ناڵێن ئەوەی کە من دەڵێم 15 ساڵ پێش ئێستا وتیان کوردستان بە قسەی مامجەلال 50 ملیار لێری تایە. ئێمە سەرمایە و کەڵەکە کراوە. ئەمە لە نەتیجەی هێزی کاری چینی کرێکارە. ئەمە ینی واقعیتی کۆمەڵایەتی پێکهاتەی دووچینە، کرێکار و بۆرژوازی. کرێکار بەمانای سەرمایه‌داری، ئەمیان سەرمایە گوزاریەکە ئەمیکیان هێزی کاری خۆی فرۆشێ. ئەمە واقعەتی کۆمەڵگەی هەموو دنیا لە هەر شوێنێکی دنیاوێ. دنیا دنیایکی سەرمایه‌دارە. جا کامیان مەسەن بڵین باڵا دەسە لە بینی چێشمەچێشی وڵاتەکانە، جەمسەرەکانە، هەر جۆرەکەەوە مەسەلەیەکی ترە. و ئەم ناکۆچیەی بینی کرێکار و سەرمایه‌دار لە هەموو شوێنێکی دنیا بە ناڕەزایەتەکان ئەیبینین وجودی هەیە. ڕۆژانە لەبەر چاومانە کرێکاران داوای زیادێکیریەکەن، داوای تەمینی ژیانیانەکەن، داوای شوێنی کارەکەن، داوای پێداویستەکانیانەکەن، داوای خزمەتگوزاریەکەن، داوای کەمکردنەوەی سەعاتی کارەکەن. ئەمە واقعەتی خەباتی چینی کرێکارە وەکو ژیانی ڕۆژانیان. لەسەر و ئەمانەوە چینی کرێکار بە وەکو مەیلی سۆشیالیستەکەی کە ئەبێ واهەی بێ، کە بێت تیابێ، کە هەیە جا زەعیفە یاکەمە. ئەمە بەرەوەڕوە کە ئەم کۆمەڵگەی سەرمایه‌داری هەڵوەشێنێتەوە. ناکۆچیەکە لە پێکاتەیەکە کە بۆتە ناکۆچی لە بینی کار و سەرمایە. ئەم دوانە بە زۆر بەیەکەوە لیکێنراون. شتێکی ئیرادەی کرێکاران بە ئیرادەی خۆیان ئەمان هەڵەبژاردووە. کۆمەڵگەی سەرمایه‌داری بە زۆر فەرزی بەسکردووە سەرا ئەبێ کرێکار بێ، ئەبێ کاری بەکرێ بکە. و ئەم بە زۆر فەرزکردنە بەسەر دانیشتوانە، زۆرینەی دانیشتوان لە هەر کۆمەڵگەیەکی دنیا لەبەرەوەی کە کاری بەکرێ بێ بکە، ناچاریەکە بۆ ژیانی. هەموو ڕۆژێ بەپی ئەو کرێی کە وەرێگرێ ژیانی تازاکاتەوە کە ڕۆژی دواتر، هەفتەی دواتر بەردەوام بتوانێت کار بکە و کەڵەکەی سەرمایە بۆ سەرمایه‌دار بکە. ئەمە ناکۆچیەکە. ئەم ناکۆچیە قابلی تەقینەوەیە کە کرێکار لە یەکگرتنیا لە خۆڕێخستنیە وەک چینێک کە هەوڵبا بۆ کۆتایی هێنان بەم سیستمە. ئەمە واقعەتێکە. کۆمۆنیستەکان بەرهەمی ئەم واقعەتن. لەنی تو بەسە بۆ نمونە بڕۆ هەچی کۆمۆنیست هەیە لە دنیاە کۆی کەرەوە بیسووتێنە لە ناوی بەرێک کۆمۆنیزمێڵە لەسەر کوڕی ئەرزی. بەڵام واقعەتی ئەم چینایەتێ دروستیە کاتەوە بۆی کە ئاڵوگۆڕێک لە کۆمەلگایە پێویستە یا هەڵۆشانەوەی کۆمەلگەی سەرمایه‌داری کە ئەبێت دامەزرانی دەسەڵاتی کرێکار بێت، دامەزرانی کۆمەلگەیە بێت سۆشیالیست بێت، دەسەڵاتێ بێت کۆمەلگەی بێت کە چەسانەوەی تیانەمێنێت، کاری بەکری تیانەمێنێت. ئێمە لەم واقعەتەوە
سەیری کوردستانەکەین بەڵێ کوردستان کە وڵاتێکی سەرمایه‌داریە و کرێکار هێزی ئەساسیە پێکهێنەری هۆکانی بەرهێنانە پێکهێنەری هێزی کۆمەڵایەتیە و ناکۆکە لەگەڵ سەرمایه‌دارا بە ڕۆژانە ناڕەزایەتی هەیە ئەگەر سەیری مەسەربوونە ڕۆژنامەکە بکەین بە تایبەتی ئەخبارەکان هەواڵەکان کەین یا تا دەنگی کرێکار وەکو ڕۆژنامەیە کە بەدەست جەمعی ڕابەرانی کرێکاریەوەیە هەواڵەکانان هەمووی باسی ناڕزایەتی کرێکارە یاخوو مەسەرەن قوبوڵ نەکردنی کرێکارە بەو شوسانەوەی کە لەسەرەتی قوبوڵ نەکردنی کرێکارە بەو کارە زۆری کە پێیەکەن بەهەرحاڵ ئەمە لە ڕۆژێکە قابلی ڕێکخراوبوونە یەکگرتووبوونە و بەهێزبوونی میلی سۆشیالیستیە کە ئەم کۆمەلگەیە ئاڵوگۆڕ پێ بکە ئەمە هەوڵی ئێمە خۆمان بە نوێنەری ئەوان ئەزانین یاخو بە ڕێخەری ئەوان ئەزانین و ئەمانەیە ئەم ئاوێزانبوونی کۆمۆنیستەکان بە کرێکارەوە مەسلەیەکی حیاتیە بۆ ئاڵوگۆڕ بە کۆمەلگەی سەرمایه‌داری و دەستپێکردن بە کۆمەلگەی سۆشیالیستی بە مەرجی دەسەڵاتی کرێکاری دەسەڵاتی شورای کرێکاری. بەڵام کاتێک ئەم قسانە ئەکرێتیان وەکوتر باز لە خەباتی کرێکاری یان بزوتنەوەی کۆمونیستی دەکرێت دەوترێت کە کوردستان تایبەتمەندی خۆی هەیە جیاوازە هێشتا سیستەمی نەتەوایەتی بوونی هەیە هێشتا کوردستان وڵاتێکی سربەخۆ نییە واتە کێشەی تر لە پێشە پێویستە ئەم کێشانە لە بەرچاو بگرێ ئەو وەختە ئەکرێت قسە لەسەر خەباتی کرێکاری دەسەڵاتی کرێکاریان سۆسیالیستی بکرێت ئایا لە ڕوانگەی ئێوە ئەمانە چەنە دروستە و دەکرێت جارێ ئەم خەباتە دوا بخرێت؟ هەڵبەتە من ناتوانم نەفی ئەوە کەمەوە کە مەسلەی نەتەوایەتی لێرە نییە و چۆسانەوە نییە ئەمە واقعەتێک کە مەوجودیە و هەر کوردستان نییە فەڵەستینیش هەیە چەندها شوێنی کە هەیە یاخود چۆسانە لەسەر ژنان هەیە چۆسانە لەسەر مناڵان هەیە نەبوونی ئازادی هەیە پێشەکە ئەعدام هەیە لە هەر شوێنەکە مشکلێکە یعنی ئەمەش چی دروستی کردو بۆ ئەمە هەیە بۆ ئەمە کۆتایی ناتووە بۆ مەسەلەی نەتەوایەتی یا مەسەلەی کورد کە بزوتنەوەی کوردایەتی ئەوە 70 ساڵە 100 ساڵە بەحساب هەوڵەیە بۆ ئەم مەسەلەیە بەڵام یەک هەنگام نەچێتەکەشەوە کۆتایی بە مەسەلەیە بێنێ چییە ینی واقعەتەکەی چییە ئەمە بەجالەوەی کە ئەمانە نوێنەرایەتی لابردنی ئەو چۆسانەوەینین کۆتایینە بۆ چۆسانین خودی ئەمانەوەی چەسانەوەی نەتەوایەتیە یا بوونی کێشەی نەتەوایەتی خودی سەرمایه‌داری کە پێشتە قسەمان لەسەر دروستی کردووە ینی وجودی یا بوونی کۆمەلگەی سەرمایه‌داری چەسانەوەکانی کۆمەلگەی سەرمایه‌داری لە شوێنێکی وەکو کوردستانە لە ڕۆژهاتی ناوەڕاستە لە وڵاتانەی کە چەسانەوەی تایە بە معنە دیکتاتۆرەتی تایە ئەمانە بۆتە هۆیەک کە وەڵام بە خواستەکانی خەڵک وەڵام بە ئازادەکانی خەڵک وەڵام بە ئینسانیەت مرۆڤایەتی بابە لە زۆر سەمەسەن ئێران ڕۆژانە خەڵک ئەدامەکە ئەمە ئەو پەڕیکاری نائینسانی ئێمەش کێشەیەەکە یعنی بێمە بۆسین لە ئێرانە شۆڕژ نەکەین تا ئەدام کۆتایی پێەیە لە کوردستانیش هیچ خەباتێ نەکەین بۆ سۆشیالیزم و خەباتی کرێکاری تا نسبەسەی نەتەوایەتی حەلەبێ بەڕێی من باشترین ڕێگە بۆ چارەسەری کێشەی نەتەوایەتی کۆمەلگەی سۆشیالیستیە کۆمەلگەی چینی کرێکار بێت حاکم بێ ئەم کێشەیە ئەبا بە ئاسمانە باسی ئەسەن تەواوێکایتر ئەنی کێشەی نەتەوایەتی هەیە قوبوڵمە هەیە بەڵام باشترین ڕێگە خەباتی سۆشیالیستیە باشترین ڕێگە دەسەڵاتی کرێکاریە بە معنایەک بەعکسەوە لێرە ضرورەتی دەسەڵاتی کرێکار و شۆرشی سۆشیالیستی لە هەموو شوێنی کە زیاتر پێویستە لەوێدا زیاتر پێویستە لەبەرەوەی کە چەسانەوەکان بەرفراوانن نەروی کە کێشەیەک حەل نەبووە و ئەم بێت کۆمونیستەکان بێنە مەیدان چینی کرێکار بێتە مەیدان وەڵام بەم کێشەیە باتەوە ئەوە تەجروبەمان هەیە بە هەج معنایە کە ئەزانین کە ناشیکە بۆ خودی ئەحزابی ناسیۆنالیستی کورد 100 ساڵ زیاترە ئەم کێشەیان بازرگانی بەم کێشەوەکەن و هیچ هەنگاوێکیان نەناوی کە کێشەیەک هەیە لە کوردستانە حەلیکەن ئەیتووەگە پێ دوایە کێشەی نەتەوایەتیە کەی تاکەیم خەڵکە چاوەڕێکات و حەلیەکەی چۆن ئەمە چارەسەرەکەی ئەمە ئێمە لێراڵین چارەسەرەکەی خەباتی سۆشیالیستی ئەوەش و یەکلایەکاتەوە خەباتی کرێکاری ئەمە یەکلایەکاتەوە کۆتایی بم کێشێژێ لەبەرەوە بە معنایەک ضرورەتی خەباتی سۆشیالیستی بۆی کە ئەم چەسانەوەژ نەمێنێ ضرورەتێکی ترە بەجالەوەی کە ضرورەتی نەمانی چەسانەوەی ئینسان لەسەر ئینسان نەمانی هەڵۆشانووی کۆمەلگەی سەرمایه‌داری
زەورەتێکە بۆ خەباتی کرێکاری لەما کاتە ئەو خەباتی کرێکاری و خەباتی کۆمیسەکان لە هەمان کاتە جوابدەرەوەی وەڵامدەرەوەی کۆتایی هێنانە بە هەموو جۆرە چەسانەوەی کوژنا چەسانەوە لەسەر ژنان چەسانە سەر مناڵان نەبوونی ئازادی ئینسان دۆسی لەوەش لەگەڵۆشە ئەم بەسەری نەتەواتی کە باسیەکەین ئەتوانێت و ئەمە بە ئەمە ئاسانترین و باشترین ڕێگەیە بۆی کە بۆ کۆتایی هێنان من کێشو کە کەس نەتوان هیچ لایەنی چکە نتوانێت بازرگانی پێوکە ئەمەی ئێستا هەیە بازرگانی ئەو قسەیەش بۆی کە سۆشیال ئەوە قسەی بۆژوازیەکانە قسەی سەرمایه‌دارانە سەرمایه‌دارانی کوردە قسەی ناسیۆنالیستەکانە بۆی کە خەباتی سۆشیالیستی نەکرێ بۆ خەڵک دوای کۆمونیستەکان نەکەون خەباتی چینی کا بچێتە دواوە ئەڵێ ئەم کێشەیەمان هێجارە هیچ بکەن تام کێشەی حەل بێ گەرانتی چێم کێشەی حەلەکەی کەی بۆم خەڵکی حەلەکەی تا کەم خەڵکە چاوەڕێ بکە یعنی ئەمە واقعەتی ئێستای کێشەی نەتەواتی شوێن نەتەواتی بە خەباتی کرێکاری بە خەباتی سۆشیالیستی بە بوونی کۆمونیستەکان حزبی ڕەبەری حزبی کۆمونیستی کرێکاری ئەتوانێت ئەم کێشەیە ئەم مەسلەیە کۆتایی پێوێنێ بڕێک بچینە لاتر و یەکێک لەو ئیدعانەی کە زۆر دەکرێت و پێم خۆشە ڕایەوەی لەسەر بپرسم دەوترێت کە کۆمونیزم وەکو جۆرێک لەگەڵ سروشتی مرۆڤدا نایەتەوە بەو پێی کە مرۆڤ بە شێوەیەک خۆپەرستی تایە ئەنانێتی تایە یان شەڕانگیزە هەتاوەکو دوایی و هەر بۆشە لە جیهاندا کۆمونیزم ئێستا هەوادارانێکی زۆری نییە بۆچوونی ئەوە لە بارەوە چییە؟ ئەمە تەفسیرێکە کە ئەفرادەکان بەجیا لە کۆمەڵگە بازەکە بیری ئینسانەکان بۆچوونی ئینسانەکان ئیرادەی ئینسانەکان ئەخاتە دەرەوەی پێکاتی کۆمەڵگە یعنی کە ئینسانەکان شەڕەنگێزن ئینسانەکان ئەنانی ئینسانەکان ئەمە چێ لە چۆ دروست بووە لە چۆ هاتووەم قسەیە بۆ وایە ئینسان وایە آخر بۆچی من وانە بە چ مانایوانە یعنی ئەزانی چۆنە پێک هاتەی کۆمەڵگە کۆبوونەوەی ئەفرادەکان نییە بە معنایەک بەبەسم چییە یعنی ئەو نێت تۆ یەکێ لەم لە هاتوێ نەفرێ لە هاتوێ نەفراتێ کۆمەڵگە دروێ کۆمەڵگە ئەفرادەکانی دروست کردووە پێک هاتەی کۆمەڵگە ئیرادەی ئەفرادەکان مۆقعەتی ئەفرادەکان هەڵسوڕانی ئەفرادەکانی بوونی کۆمەڵگە لە چ ئاستێکە لە کوایە پێکاتەکەی چۆنە ئەوە بە شەڕەکان دیارێکە تۆ سێری کە پێش کۆمەڵگەی سەرمایه‌داری کە مەسەلەن عمەرەگە جا جوتیاری بوو بێ هەر شوێنێک بووێ کۆی لایەتی بووێ جۆری فکری ئینسانەکان زۆری فەرق بووە ینی مەسەن چەسانەوەی ئینسان لەسەر ئینسان لە دەورانەکانە ئەگۆڕێ ئێستا کە کۆمەڵگەی سەرمایه‌داریە وەکوتم سەرمایه‌دار کەڵەکەی سەرمایەکە لەسەر ئەساسی چەسانەوەی کرێکار لەسەر ئەساسی کاری بەکرێ لەسەر ئەوەی کە ئەو پەڕی چەسانەکە بۆی زۆرترین کەڵەکەی سەرمایە ئەمە گەورەتی چەسە ئەمە بێ ئیرادەکردنی ئینسانەکانە ئیرادە لە ئینسانەکان ینی پێکهاتەی کۆمەڵگەیەک کە لەسەر ئەساسی چینایەتی دروست ببێەوە شەوسانە و ئیسان لەسەر ئیسانەکان ئەمە پێکاتی کۆمەڵ و ئەفرادەکان لەم چوارچەوەیە فکر و بیرکردنەوەیان عەکسە بێتەوە بەمانایەک و ئینسانەکان هەوڵێن ئەم ئاڵوگۆڕی ضرورەتی کۆمەڵگە بزوتنەوەی کۆمەڵایەتی قوانینی حرەکەی کۆمەڵگە پێویستی بەوەیە ئەوە فەرزەکە کە بێم ئاڵوگۆڕە ببێ یعنی ئەمە شتێکە ئەزانی چۆن ئیرادەی ئینسانەکان دروستی ناکەن کۆمەڵگە ئیرادەی ئینسانەکان دیارێکە ئینسان لە کۆمەڵگەی سەرمایه‌داریە ناچارە بچێکرێکاری بکە لەکوێتە شەڕەنگێزەکەی لەکوێیە تۆ سێری کە هەموو ڕۆژە خەڵک هەشتی بەیانەوە لە شوێنی کارەکەی بێت تا ساعت 5 ئێوارە ئەمە چ ئیرادەیەکی هەیە ئەمە چ شەڕەنگێزیەکی بۆ ناچارە بچێکرێکاری بکە تۆ سێری کە بە ملیار بەشە لە سەر کوڕەی ئەرزی ئەچن کاری بە 10 ساعت 8 ساعت 12 ساعت کارەکە بەجیالوی کە بێ زوو هەستێ تاگاتەوە هیلاگە بێ ئەبێت خۆی تا نانێ بخواکە بۆی بەیانی بتوانێت بێتەوە ئیشکە ئیرادی شەڕەنگێزی ئالەمەیە چییە کەسێ تێمانگەێنە چۆن ئەمە ڕۆیە کە بە ملیار بەشەر هەموو ڕۆژێ ناچارە بچێ کار بکە وەکو وتم ئەوەی کە ئینسانەکان ئەو تەفسیرە ئەیەن ئەو لێکدانەوە ئێن لەسەروی کە شەڕەنگێزن ئەی بەڵام من لە قسەکانی پێشاتم ئینسانەکان خەبات دەکەن ئەیانێم کۆمەڵگەی بگۆڕن ئەوە ئەسڵە بەپێی ئەمە گەشە بکە
ئەوەی کە شەڕەنگێزە چینەکانی چینە باڵاکانن سەرمایهدارە دەربەگەکان بوون ساحب ئەفیادەکان کۆیلەکان بوون لەسەر شەڕەنگێزەکەی لە کە لەسەر ئەقەلێتی کەمایەتیەک لە کۆمەلگا بە ملیۆن بەشەرە چەوسێنێتەوە ئەمە شەڕەنگێزی ئەمیکەی ئەوێ لە دەستی ئەو شەڕەنگێزیە نەجاتی بە کۆمەلگەیەکی ئازاد یەکسان پێک بێنێ ئەمە بە من ئەوەی کەی بینم هەموو کۆمەلگا زۆرینەی ئینسانەکان ئەیانە نەجاتیان بێت لەم چوسانەوە ئەیانێ ڕزگاریان بێت لە کاری بەکرێ ئەیانێ ڕزگاریان بێت لە بێ ئیرادەکردنیان ئەیانێ دەسڵاتیان بێت کە ئەقەلێتی حاکمیەتیانەکە و ئەقەلێتی قەرار بەسەر ژیانەیە ئەمە واقعەتی کۆمەلگەیە ئەوەی کە تۆ کەسێک تەفسیرەکان لەکوێوە هاتووە ئەوە کەسانێکن کە ئەیانەوە سۆشیالیزم ڕوونەیە خەباتی کرێکاری ڕوونەیە هەڵۆشانەوەی سەرمایهداری ڕوونەیە ئەمە هەمووی فەلسەفە و بیرکردنەوە ئایدۆلۆژیایە کە کەسانێکە دەرخوادی خەڵکیان بۆی کە بزوتنەوەی کۆمەڵایەتی بۆ ئاڵوگۆڕ لە کۆمەلگا دروست نەبێ بەشێکە لەو چەکەی چۆن بە هەزاران چەک و چیمیا و جێشی گەورە بەکارهێنن بۆی پارێزگایی لە کۆمەلگای سەرمایهداری بکەن ئەم جۆرە قسانەش وەکو زەهر ئەڕژن بۆ ناو خەڵک بۆی کە نەتوانێت جوڵۆکالەوەی کە پێوە تەبیعەتەکە شەڕەنگێزیە تەبیعەتی ئینسانە خۆپەرستیەکە برۆ خۆی خۆپەرستە حەزەکە زۆرتریشت بۆ خۆی کۆبکات ئەوە هەر لە کەمایەتێک ئەوە لە کابرا بەیانی ڕوا ئیشەکە و مەجبورە ئیشکا و ژوورەکەی چەنی ئێنێ و چەنی نایێنێ و چەنە خۆپەرستیەکەی لەکوێ بۆ چ شتێک خۆپەرست بێ ئەو ئێوێ لە 10 ساعت 12 ساعت 15 ساعت هەر چەندێک ئەچێ کارەکە بۆی ئوجورێک وەرگێت دوایی بێنێتەوە ماڵماڵەکەی پێتێکە ژیانێک بەردەوامی بە ژیانی بە ئەمە خۆپەرستیەکەی لەکوێ مەلاین بە بلیار بەشەر ئەمە حاڵەتێتی خۆپەرست ئەوەیە کە کرێکات داواکە کرێکەی بۆ زیاکان نایڵێ نایکە سەعاتی کارەکەی بۆ کەم کاتەوە بەشەرە هیلاگەوێ نایکە ئەوێ لە شوێنێکی باشە بژی ڕێگەی پێ نایە بۆی دروست ناکە ماڵ و حاڵێکی باشێ بێ بە ملیۆن بە چەنەها بەشە لە دار و تەختە یاژین لە خانووی داڕوخە لە کەلاوە یاژین خۆپەرستیەکەی خۆپەرستی ئەمە لەکوێە خۆپەرست ئەوانن کە کەڵەکەی سەرمایەکەن بۆ کەڵەکەی سەرمایەکەشیان لەسەر بنەمای چەوسانەوەی ئینسان لەسەر ئینسان هەڵبەتا بێ خۆپەرست بێ هەڵبەتا بێ بۆی مهم نییە بچێتە شەڕێکەوە بە ملیۆن بەشەر لە یەک لەحزاتیا چێ بەس سەرمایەکەی پارێزراوێ خۆپەرست سەرمایهدارە بۆ جوازیە خەڵکی کرێکار و زەحمەکێش هیچ هینێکی تیانە ئەو ئیلا ئەوێ ئاڵای ڕزگاری بەشەرت هەڵەگرن ئەوانە بزانن هێزێک ئەتوانێت لە دۆری کۆبنەوە ئومێت پێیاکەن کە کۆتایی بەم کۆمەڵگەیێنێ ئەتوانن ڕێکخراو بن ئەتوان یەکگرتوو بن لە ماوەیەکی کەمە ڕاپەڕین و شۆژەکەن کۆتایی بۆ سیسمان و دەسەڵاتێک کە تعبیر لە ئیرادەی خەڵکە تعبیر لە ویسی خەڵکە تعبیر لەوە کە مافی ئینسان پارێزراوێ تعبیر لەوە کە ئینسانەکان ئەبێ یەکسان بن نابێت کەس نابێت ئینسان هیچ ئینسان چەسانەوەی ئینسان لەسەر ئینسان بێ ئەمە واقعەتی کۆمەڵگەیە واشی بینین ناڕزایەتی خەڵگەبینی لە هەموو دنیا لەم پەردینەوە بۆ پەردینە لەسەر کوڕی ئەرزی ڕۆژانە ناڕزایەتەکان ئەوە بانگەوازەکەیتی ئەو واقعەتێکی جا ئەمە لە ڕۆژێک لە ڕۆژان یا لە درەنگ یازوو ئەبێ کۆتایی بەو سیستمە بێ بە سیستمی ئەو خۆپەرستانە بێ کە خۆیان بە خەڵگەڵێن خۆپەرست کاتمان زۆر کەمەوە بەڵام یەک پرسیایەتر ئەمە بیکەم و ئەگەر بە کورتی وەڵامم بدەنەوە کە لە مێژوودا و لە ئێستاشا زۆر دەسەڵات هەن بە دەسەڵاتی کرێکاری یان بە دەسەڵاتی کۆمونیستمی خۆیان ناو ئەبن بەڵام زۆرێک لە مارکسیستەکان و لە نێویاندا ئێوەکو کۆمونیزمی کرێکاری بە کۆمونیستیان نازانن یان بە دەسەڵاتی چینی کرێکاریان نازانن پێویستە چی ئاڵوگۆڕێک ڕوو بدات لانی کەم بۆ ئەوەی کە بۆ ئاراستەیەدا بیبینین کە بڵێن ئەمە دەسەڵاتی کرێکاریە یان کۆمونیستیە من بە سادەی وەڵامی ئەم پرسیارە بەمەوە ئەوەی کە ئیدعای کۆمونیستکرا دەورانێ بووە شۆڕشی ئۆکتۆبەر ڕوویاوە بە پانتایەکی زۆری گر لەسەر کوری ئەرزی کۆمەڵای وە بە سۆشیالیزم ناوی دەکرد بەڵام بەداخەوە ئەوە جۆرێک لە پاشەکشی ئەو شۆڕشە کرێکاری بوو لە ئاستی جیهانە بەتایبەتی دوای شۆڕشی ئۆکتۆبەر بە ماوەیەک کە ئەو بەرنامە ڕێزی کە بۆی کۆتایی لە بنەمای ئابووری سەرمایهداری بێنێ و دەسەڵاتی کرێکار و واقعیەتی ئابووریەکە بە قەراری کرێکار چینی کرێکار
و بۆی کە کۆتایی بە چەسان و ئیسان ئینسان بێنێ ئەمە نەچوو ئەو پرۆسەوە ئەمە لە شوێنەکە وەستا و مانەوەی کاری بکرێ ئەمە ئەو واقعەتی نیشانە لە وەختێکا کە 6 ئۆکتۆبەر بوو لە سەردەمی ستالینە دوای ستالین هەتا ماوسی تۆغ لە چینە و ئەو وڵاتانی کە ئیدعای سۆشیالیزمە کە هەتا بوو بە ناوێنە معسکەری ئیشتراکی قوتبی ئیشتراکی بەڵام ئەمان بە ئاشکرا دیار بوو کە چەسانەوەی لەسەر ئینسان لەسەر ئینسان بە قوتی خۆی ماوە بە چەسانەوەیکی زیاتری شۆماوە کە ئینسانەکان ناچارەکران ئەوە بڕوا کاری ئێساش بەردەوامە واقعی کۆمەلگا کە بڕوا کاری بەکرێ بکات لە هەر شوێنێکە کاری بەکرێ بێ معنایە کۆمەلگەی سەرمایه‌داریە با هەژناوێکی هەبێ دوو ڕۆژی کە ئێمەش حزبی کۆمیسی کڕگاریش لە شوێنێکە لە کوردستانە لە هەر شوێنەکە کۆمیسەکان لە ئێران لە هەر شوێنێکی دنیاە ڕۆژ لە ڕۆژان شەریک بن دەسەڵات هە لەگەڵ کرێکارانە بەڵام بەرنامەکان ئەو نەبێت کە بەرنامە ڕێزەکان ئەو نەبێت کە کاری بەکرێ کۆتایی پێبێ هەر کۆمەلگەی سەرمایه‌داری و ئەو حزب کۆمیونیستیش نەیتوانێت سەرکەوتون بەدەست بێنێ بۆ شۆڕشی کرێکاری بەڕێ من ئەوانە سەرکەوتوو نەبوون بەڵام ئەبێ کۆمونیستەکان یاچینی کرێکار کە دێت سەر حکم هەنگاوەکانی بەرنامەکەی نەخشەکانی ئەو بێت کە چۆن کۆتایی بەکاری کرێبێنێ وە کەڵەکەی سەرمایە کۆتایی پێبێ ئەوانەی کە بوتم یەکەم کۆتاییان بە کاری بەکرێنێنە دووهەم بوو بە سەرمایه‌داری دەوڵەتی کە ئەخیرەکەشی وەکو سەرمایه‌دارێکی دەوڵەتی بۆ خۆی لە مقابلی بازاڕی ئازادە بەشکست گەیشت ئەم واقع معنە مەسەلەکەونێک کە لەباری ئایدۆلۆژی و تەحریفی نازام چین لەگەڵ ئێمە جیاوازن ببێت لە واقعەتی بینای بنەمای دامەزانی کۆمەلگەکەەوە سێریکە نەگەوەی کە ئەوانە چەند مارکسینیا مارکسینین ینی قسە لەسەوەی کە مارکسینیا مارکسینین ئەبێ ئەچێتە بابی ئایدۆلۆژیۆ کۆمونیستنیا کۆمونیستین ئەچنە بابی ئایدۆلۆژیۆ واقعەتی پێکاتێ و کۆمەلگانە کە ئێستا سین تا ئەسەر خۆی ناوی کۆمونیستە بەڵام ئەبینین چ چەسانەوەیکی ئینسان لەسەر ئینسان هەیە کە بەلێشا و ڕۆژانە خەڵکی زەحمەکێش یا ئینسانەکان ناچارن ئەبێ بڕۆن کار بکەن بۆی کە ژیانی خۆیان دەربێنن و لامان کاتشە چینیش کە ئەبینین چۆتە تۆپێکەوە کە یەکێکە لە ئەو جەمسەرانی کە لە مقابلی ئەمریکایە بەرە ئۆژە کە پیشانی بە لەیش پێشکەوتوترە بێ لەیش باڵاترە بێ ئەمە واقعی پێکاتەی کۆمەلگەی سەرمایه‌داریە کە لە تەواوی کوڕی ئەرزی ئەمە بەرداوامە ئەوە ئەمەش پێویستی بە شۆڕشێکی کۆمەڵایەتەیە کە خودی کرێکاران بەبوونی حزبێکی کۆمونیستی کە حزبی خۆیەتی دەسەڵات بێ تەواوی ئەو پێکاتە و سیستما هەڵۆشێنێتەوە. عوسمانی حاجی مارف زۆر سپاسکە لە بەرنامەکانی ئەمشەی پێشنگ تیڤیدا ئامادەبوون. سپاس بۆ ئێوەش مامنون نەبن. ئازیزان هەرۆ گوتمان ئەم تەوەرە قسەوبا زۆر هەڵەگرێت و بە چەند بەرنامە هەوڵەدەین دایانە جیاوازەکانی بپۆشین و ئێوە شەر پرسیارێکتان هەیە لەم بارانەوە بۆمانی بنێرن و ئاراستی میوانانی بەرنامەکەی دەکەین. وچانێکی کورت و پاشان سەبارەت بە ڕووداوەکانی ئەمستردام قسەوباس و بەرنامەمان دەبێت لاگەڵمان بمێنەوە. بەڵە بینەرانی ئازیز لەسەر پێکدادانەکانی چەند ڕۆژی ڕابردووی ئەمستردام قسە و باسێکمان دەبێت و جەمال موحسین لە ڕێکخراوی دەرەوەی حیزبی کۆمونیستی کرێکاری کوردستانمان لەگەڵدایە. جەمال موحسین ئێوارت باش و سپاسکە لەگەڵمانیت. دەگمە بیستن ئێستا؟ بەڵێ ئێستا دەنگتان هەیە. سڵاوتان لێبێ سڵاو بۆ ئێوە بۆ بینەران و بیسەرانی بەرنامەکەتان فەرموون. ئەوەی لە ئەمستردام ڕوویدا لە ئەنگرانی یانەیەکی ئیسرائیلی بەرامبەر بە ئایاکسی هۆڵندی یاریەکە تەواو بوو بەڵام دواتر لە دەرەوەی یاریگا پێکدادانێکی زۆر ڕوویدا. چەندین قسەی جیاواز دەکرێت لە پێش هاندەران چوو بوون ئاڵای فەڵەستینیان داگرتە بوو دروشمیان دەوتەوە بەرامبەر بە فەڵەستینیەکان و عەرەب بەگشتی وەکو پشتیوانیەک لە جینۆسایدی کە لە غەزە دەبرێت و لە بەرامبەریشە کەسانێکە لە خۆپیشاندانەکانی فەڵەستین بوون و چوون پێکدادانێک دروست بووە. ئەمە چییە؟ بۆچی شتی ئەوها لە ناوجەرگەی ئەوروپادا ڕوودەدات؟
زۆر سپاس بۆم دەرفەتە دیارە ڕووداوێکی گرنگ بووە بە تایبەتی لەم سەردەمایە کە بەداخۆ دنیا شایدی زۆر سەربەرزکردنەوەی بیر و ڕای فاشیستی و ڕاستیستیە بەڵام پێش ئەوەی کە من بێمە سەرەوەی بۆچی ئەم شتا بێ زۆر بە کورتی ئەمەوە بڵێم کە ئەوەی لە هەواڵە ڕسمیەکان لە میدیاکانی بۆژوازی دام دەزگاکانی چ هۆڵندی و BBC و CNN و حتا دەستگا میدیایی ڕسمیەکانی ئیسرائیل و ئەوانە بڵاو بێتەوە هەڵگیڕانەوەی حقیقەتەکە باسەکەن زۆر بە کورتی ئەمەوە بڵێم کە گەرچی تۆش باسی و ئاڵای سووتان نەوشتەکە بەس خۆی ئەزانین چۆنە چەند ڕۆژێ خۆ تەمان نەزانم قەرار بۆ ڕۆژی 7 نۆڤەمبەر یاری نێوان تیپی ئیسرائیلی بڵین تیپی مەکابی ئیسرائیلی مەکابی تەلەڤیڤی ئیسرائیلی و ئایەکسی هۆڵندی بێ یاریکە قەرار بە 7 مانگ بێ بەڵام زۆر بە شێوەیەکی بەرنامە ڕێژانە مستهدف و حکومەتی ئیسرائیلی حکومەتی فاشیستی ئیسرائیلی لە پشتی ئەم شتە بووە کە چەندین سەدان کەسی لە کەسە توندڕەوەکانی سەر بە حیزبەکەی خۆی نەتانیاهو سەر بەدەسەڵات ئەوانەی کە لایەنگری سەرسەختی سیاسەتی ئینسان کوژی ئیسرائیلن بەرامبەر بە خەڵکی فەڵەستین و وێستا تەمان لوبنان و ناوچەکەشی هاتووەتە سەر ئەمانەیان هێنا بوو بە تاری تایبەتەوە هاتوون بوو ناو ئەمستەردام لە چەند ڕۆژ پێش ئەوە کەوتبوونا جۆرێ لە نمایشکردنی چۆنەڵێ هە پرۆڤۆکینگ ینی ئیسارەکردنی بەرامبەر و ئەوە کە جلێو بە خەڵکی خارجی بە تایبەت جلێو بە فەڵەستینیەکانمان لە ناو بردو لە ناویان نەبووی زۆر معلوم بوو کە پێش ئەوە کە یاریەکە ببێ نەخشەیەک دانراوە بۆ فەزاسازی بۆ دروستکردنی شتێک وە جێوی تێکدان تاوان وەختێک لە ناو یاریەکەش تیپی ئیسرائیلی ئەدۆڕێنێ ئەوە بێتە قەزەیەک ئەما قۆزنەوە زیاتر بۆی بکەن بەڵام هەر خودی لە ڕۆژی شەشی لە ڕۆژ پێش یاریکە لە ڕۆژی شەشی مانگیشە لەو گەڕە کومەڵاتقانەی کە لە ناو شارە بە تایبەتی شاری ئەمستەردامە کە ئاڵای فەڵەستینین بووە لیان کردوەوە سووتانیانە دروشمیان لەسەر جادۆبانەکان نووسی و دروشمیان وتۆتەوە بە گروپ کە ڕۆشتون هەتا من متابعی ئەوم کردووە کە دروشمی زۆر فاشیستانەیە لە چەشنی ئەوەی کە لە غەزە قوتابخانەیە نەماوە چکە هیچ ناڵێ نەماوە بچێ بۆ قوتابخانە لە چەشنەوەی کە باسوپای ئیسرائیلی فەڵەستینیەکان ینی بسڕێتەوە نەیان هێڵێ لە چەشنەوەی کە مەرگ بۆ کۆمونیستەکان کە دیارە ئەو ئیشارەتە بۆ مێژووی کۆمونیستەکان لە هۆڵندایگو ئەمەیان ڕەبت کردوێتەوە بۆ هۆڵۆکۆست و نازانم پشتی لەم بابەتانەوە بە هەر حاڵ ئەمانە هاتوون ئەم جۆرە دروشمانیان داو لە ڕۆژی شەشی مانگە لە 7 مانگە وەختێک کە پێش دەست پێکردنی بابلەی یاریەکە دقیقەیەک ڕاوەستان بووە ڕێزگرتن لە گیانی ئینسانانی کە لە لافاوەکەی چەند ڕۆژ لەو پێشی ئیسپانیا خەڵک دقەیەکە وەستێ بۆ بێدەنگی بۆ ڕێزگرتن لەوانە چکە بۆ خۆتان حتمما ئاگاداری ئەخبارەکانان کە چەندین خەڵک ماڵ و شوێنی ڕووخاوە و خەڵکێکی زۆرتیا چۆستن ئەسڵان لە سەر و سەوە کەسەوە هەر بێسەر و شوێن هاتا ئێستا ینی بەڵێ بەردەوام و دووبارە مۆژێکی تریش هەیە بار حاڵ بەڵام لەسەر ئەو ڕووداوە خەڵک بۆ هاودڵیەک و طبعا لەنێو ئەمانەیە دوو شتەتوانی ببینی لایەنگرانی فەڵەستین قەزی فەڵەستین و خەڵکی فەڵەستین با بڵێن خەڵکی غەزە و فەڵەستین ئەمانە بە حەماس و شۆڕشۆقێکی زیاترەوە ئەم ڕێزگرتنیان بۆ خەڵکی ئیسپانیادانە بۆ خۆتانە بێوە بزانن کە ئیسپانیای چێکە لە وڵاتانەی تەئیدی ئیسرائیلی نەکردەوە لە دژی ئەم ینی بەڕەسمیش حتا وەکو ئاستی حکوومەتی دەوڵەتی ئەوانە بە هەر حاڵ ئەحزابی کتابی لایەنگری بکە و فەرقەکە ئەمە یعنی خەڵکانی کە لایەنگری قەزای فەڵەستینین سۆزداریکیان بۆ پیشانەوە ئەمە گوایە ئەمەش جەماعەتی لایەنگرانی ئیسرائیل و لایەنگرانی توPP ئیسرائیل کە لە واقع ئەوانە نین ئەوانە کە بە بەرنامەوە هێنرابوو ناوێەوە ئەمانیان پرۆڤۆ کردووە گوایە ئیسارە کردووە و ئەمە پێیان وا بووە دژی یەهودیەکانە ئەوەی کە پێوترێ ئەنتیسەمیتیزم و ئەوانەیە لە دژی یەهودیەتەوە لە دینی ئەوان کردویانە بۆیە قەزەکانی کردو کەوتونەتە شتشکاندن و پەلاماردانی خەڵکووانە هەم بە دوای ئەوەشە بە دوای یاریکەشە ئەمە بەردەوام بوو لە شوێنەکانە پەلامارێندا و لەناو هەموو ئەم شتانە بەڕاستیەوە ئیشارەتی پێ بدرێت کە پۆلیسی و هۆڵندی
دام و دەستگاکان بێدەنگ بوون لە بەرامبەری هەموو ئەو دروشمە فاشیستیانەی لە ناو جرگەی شاری ئەمستەرداما بەرزکراوەتەوە لە بەرامبەر ئەو دڕندان و پەلاماردانانی خەڵکی فەڵەستینی و لایەنگرانی خەڵکی فەڵەستینە لەوێ کراوە پۆلیس بەبەر چایەوە بووە بۆ خۆیان راپۆرتیان لە ناو سایتە ڕسمەکانیان وڵاو کردوەوە کە بۆ هەتاوە دوکومنتێکە بووان کە ئەوانەی یەن هێرشادەنە سەر خەڵک سەر خەڵکیێکی لایەنگری فەڵەستین و مەسەلەی فەڵەستین بەڵام بێدەنگی لە بەرامبەراکەن کەچی وەختێک لە ڕوو ئێوارەی دواترا خەڵکی ئازادی خواست خەڵکی لایەنگر لە ئینسانیەت خەڵکی کە لە خەڵکی خارجی و پێڵەن خارجی و غەیرە خارجی ینی هۆڵندی و غەیرە هۆڵندیەوە هاتوونەتە سەرجادە بۆ یەک بۆ داکۆکی لە خەڵکی فەڵەستین و لە دژایەتی ئەو ڕەفتارە فاشیستیانی لە ناو جرگەی ئەوروپایە ئەیانەوێت نوا بڵێن پیادەی بکەن ئەم کاتی ئەماکەن پۆلیسەکەوێتە گیانیان پەلاماریانەدا خەڵکیان لێ بە هەر حاڵ هینەکات دەستگیرەکەوە تەمەن لەو بینە خەڵک پێکە کێشانە بە خەڵک برینارە بێت و ئەوانە بە سەدان پۆلیسی هۆڵندی دێنە نێو شەقامەکان ئەوەیە هێنە شەقامەکانەوە بۆ دەگیرکردنی خەڵکانی لایەنگر لە فەلەستین و قەزای فەلەستینی یعنی ئەتوانی تۆ ئەم دوو شتە ئەم ناوکۆکیە ببینی لەلایەکەوە لە بەرامبەر دروشمی فاشیستی و چۆنەڵی تەواو عیار فاشیستی ئەوانەی هێنراون بە بەرنامەوە پۆلیس بێدەنگە بێ بەڵام لە بەرامبەرەوانی ترا بار حاڵە چینەکە ئەم مەسلەیە زۆر گرنگ بوو وەکو خۆی بار حاڵ بووترێ و بەڵام هەدەفی ئەمە چییە کە دیارە بەشێکش لە عینەکەت بۆچی ئەم شتە ڕوەدا زۆر ڕۆشنە ئەمە سیاسەتێکی دەوڵەتی ئیسرائیلیە لە پشتی ئەم قەزەیە بۆ ئەوەی کە ئینسان کوژیە کۆمەڵ کوژی جینوسایدێکە لە فەلەستینە و لە غەزە و فەلەستینە با بڵێن بەڕێی خستووە باشە ئەمە تەنانەت ئەنتی فەلەستینی بوون ئەمە بێنێتە نێو شەقامەکانەوە بە تایبەتی لە وڵاتێکی وەکو هۆڵندایە چونکە دەسەڵات و دەوڵەت لە وڵاتانی ئەوروپایە لایەنگری بەداخەوە بەشێکی زۆریان لایەنگری ئەم سیاسەتانی ئیسرائیل و ئەوانە بوون ئینسانکوژی ئیسرائیل بوون لەبەرەوە ویستی چۆنەڵێ ئەمەش بە جۆرێک بێنێتە ئێرەوە بەرحاڵ هەدەفی ئیسرائیلەوە بۆ کەمە بێنێت بەڵام ئەگەر دوایی بین بە مەسەرەوەی کە باسی بکەم کە پێشوانەکەی کەوتۆ بەسەری بڵێ ئەگەر بێت دروست سەر ئەوە کە ئێستا لە میدیاکانە زیاتر ئەمە وەکو حرەکێکی دژی ئانتی سێمیتیزم باز دەکرێت یعنی بە خاتری ئەوەی کە کەسانێک جوون سەر بە ئاینی یەهودین هێرشکراوەتە سەریان هەڵبەت لە قسەکانی ئەوە زۆر بە ڕۆشنی باسکرا کە ئەسڵی ڕووداوەکان لە ئەکوێوە سەرچاوی گرتبووە چی هۆکارێکیشی لە پشت بووە بەڵام لەسەرەوەی کە ئەمە ئێستا چۆن کەوتوێتەوە ئێستا ئەمە چۆنی باز دەکرێت و ئەکرێمە بەچی ئاراستەیەکدا بڕوە بۆ ڕووداوەکانی دواتر بە ئەزانی چۆنە ئەم شتە ئێمە بدولانی لێ ببینین بە ڕوای من لانی کێمی کە ئامانجی دەوڵەتی ئیسرائیلی و دەسەڵاتی نەتەنیاهۆ و ئەو فاشیزمەیە کە بەڕێ قسە لە بەرامبەر خەڵکی فەڵەستینی و بۆ خۆدا نەزانن بە هەزاران هەزار مناڵی بێتاون مناڵ و ژن و خەڵکی بێتاوان تیاچووە ئەمە لەلایەکەوە کەوتمیستی جۆرێک ئەمە نەقڵ کاتێنێ کۆمەلگایەکی ئەوروپیە و بۆ ئەمە شەرعیەدانێکی زیاتر سیمپاتیکی زیاتر بۆ خۆ ڕابکێشێ و ئەمە طبعا لە بەهرەمەندیش بۆ بە جۆرێ لە دەسەڵاتی بە جۆرێک ناسیۆنالیستی ڕاستی ئیفراتی هۆڵندی تەمەشاکە لە بەرامبەر ئەو هەموو شتانی کە ئەوان کردویانەوە کووتمە دروشمانی هەڵیان گرتووە کە بە ئاشکرا باسی ئینسان کوشتنەکەن ها لە ژنەی کۆمونیستەکان یاڵێ بە فەلەستینەکان مەحوب کرێتەوە چ جورئەتێکی یعنی باوەڕت بێن مەگەر لە نێو وەزارەتی جەنگ و لەناو وەزارەتی جەنگ و وەزارەتی دەروی ئیسرائیلیە ئاو پەنجەی سڕینەوەی چۆنەڵی نەسلێ لە ئینسان بەرزکرابێتەوە جورئەتکە لە نێو جەرگەی ئوروپا ئەمە بکە هەڵبەتە بواری هەیە بۆی شل کراوە بۆ لە بەرەو حیزبێکی ڕاستی ئەو پەڕی ئیفراتی لەسەر حکومە لە بۆ خۆتانزان حکوومەتێکی ئیتلافی بە تایبەتی بە زۆری دەنگی ناسیۆنالیستەکانی ئێوە کە لە دوایانە هاتن سەر حکوم ئەمە ئەوە بکات لەلایەک ئێوە بڵێ دووشتت بپێکی کەم بڵێ زەمینەی ئەم جۆرە لە فاشیزم لە ئیسرائیل هەیەوەتوانن بێن ئەوان شتابی لە خۆیان بکەن لەلایەک لایکەشەوە بێ بڵێ ئەوەی کە لە دژی ئەو فاشیزمە وەستێتەوە ئەمە دژە یەهودی بوونە ئەنتیسمیتیسکە بەڵام لە ڕاستیە ئەوە درویەکی زۆر ڕۆشن و وازەح وەکو خۆر
بە بەرچاوی خەڵکەوە سەیری کە دووشت هەیە زۆر جیاوازە ئەو شتەی ئەم کاری کردو لە نێو ئەمستەردامە خەڵکی یهودی نەبووە بە معنای خەڵکیکی سادە یهودی ئیسرائیلیەک تۆ ناتوانانی بڵێ ئیسرائیلیەک هات ئەمەی کرد ئەوەی کردو گروپایەکی منەظەمی فاشیستی ڕاسیستی سەر بە باڵی نەتەنیاهۆ و دەسەڵاتی ئینسان کوژی ئەوە ڕۆشن ئەمە مەسلەیەکە لە عینەکە دیارەوە بەڵام پەیامی دەسەڵاتداران چی بوو بۆ ئەوەی کە بیانێ ئەمە نەقڵکەن دوو پەیامەیە یەکێکیانەوەیە کە لە مەیلی تێندنسی دژە خارجی بوون و بە تایبەتی عەرەب و فەلەستینی و ئەوانەوە ئەو پیان لە وڵاتانە پیانەوەترێ مسلمانانی ئەو وڵاتانە لەم ئەم مەیلە لەناو کۆمەلگایە بە حساب بەهێزکەن و ڕسمیەتی قانونی دەوڵەتی بێتە پشت کەمەش بە تەواوەتی سیاسەتێکی ڕاسیستی و مەیلیکی ڕاسیستیە لە دژ هەموو خارجیەکە توانێت سپێنێ بێتە لەبەرەوەی تۆ پەنجە لە دژی یەهودیەکان بەرزکردێتەوە تەماشاکە شارەوانی ئەمستەردام لە باتی یعنی سەرۆکی شارەوانی مەبەستم لەوەیە لە باتیەوەی کە بێت بەڕاستی ئەگەر شتێک هەبێ ناوی شەغە بوو شارلانتیزمی فاشیستی بێ لەناو ئەمستەردامە کە کراوە ئەو گروپە نێراوی ئیسرائیلی بوون کە ئەو کاریان کردووە ئەما بینانم کرێت لە کاتێکە سەرۆکی شارەوانی دێ دەڵێ ئێمە پێمان ناخۆشە ئەو شتانە بووە و ئەمە لە دژی یەهودیەکان ئێمە قوڵی ناکەین و بۆیە ناڕەحەتی و سەرخۆشی خۆمان بۆ هەڵدڵی خۆمان بۆ خەڵکی ئیسرائیل لە ناو یەهودیەکانەوە ئاوایە لێ یەهودیەکان لە ناو هۆڵندا و لە ناو ئیسرائیلی شاقی ئەیانەوە ئەمە بڵێن کە سەری CNN کە خەبەرەکەی ئەڵێ چی یعنی بە ئاشکرا ئەڵێ حرەکەی ئەو پشێوی لە مەستەردام بووە و هەڕەشە لە ئاساییشی ئەو وڵاتەکە حرەکەتێکی ئەنتیسیمیتیە یعنی دژە یەهودی دژە جوولەکەی بەداخەوە کە هەندێک خەڵکی خۆ بە ڕۆشن بیر و چە بزان و ئەمانش کەوتونەتە داوی ئەم هەڵاهوریایی ئەوان لەوێ هەلهەلە بۆ ئینسان کوشتن لێدەن هەلهەلە بۆ سڕینەوەی بابەجێن سەیریکە ئەخر هیتلەر وەختی خۆی وتی ئەمەی هیتلەر کردیم سیاسەتێکی ئەنتیسیمیتی بوو بۆ بە ئاشکراوترا سیاسەتی پاکتا و سڕینەوەی یەهودی هەل ئاساس هەرچی سەرچاوی نەهامەتیەکانی ئەو کاتی کۆمەلگای یەهودیەکانن ئەمە سیاسەتێکی دژەجوولەکەییە دژەجوویە کە ئەو کردوێتی بەڵام تۆ بێی لەژێر ئەوەیە کە لە تاریخە هەر لەو هۆڵندایە خۆتانزانن لەوێت چەندین هەزاران یەهودی لێەوە نێران بەرە و کامپەکانی سووتاندن و ئەوانە کوورەکانی ئینسان سووتاندن لە ژێر سای حکومی هیتلەرە لەبەرەوەی کە تۆ ئەمەد لە مێژووە بەسەر هاتووە بێ هەمان ئەو شتە لەنەی ئەو کۆمەلگایی کەمە تیا بەسەر هاتووە دووبارە بکەیتەوە بەڕاستی ئەمە فەزاعەتەکەی کە دام و دەستگایەک و تەنانەت میدیاکان جەمەی بۆ پەردەپۆشی ئەو حرە شتە بکەن خەڵک ناڕازیە لە بەرامبەرەوانە کەجی پێ بڵێن دژەجوویی بەڵام لە کاتێکە وان نییە ناڕەحەتی ئەو میدیایانە ناڕەحەتی خودی دەسەڵاتیش لەم مەسلەی ئەوە نییە بەڕاستی زانی چییە مەسلەکەەوەی بۆیان نەلووە ویستیان بە ئیسرائیل پیشامە بڵێن پێشوازی تانەگەن وەرن لێرەژ و فاشیزمە بەڵام بەرەی دیژە جەنگ بەرەی دیفاع لە ئازادی خوازان بەرەی ئازادی خوازی کە هاتووەتە مەیدانە و لە هەموو جیهانە لە ئیسپانیەوە بیگرێت تا وڵاتانی عەرەبی و هەتا وڵاتانی ئەوروپا و تا ئوسترالیا و چوچێ و لە خودی هۆڵنداشە بە حرەکەیەکی بەقووەتە چەپەکان ئازادی خوازەکانی جەمع لە نێو کۆمونیستەکانیشی لە دژی ئەم سیاسەتی جەنخوازی و پاکتاوێن کە سیاسەتی فاشیستی ئیسرائیلیکە ئەمە کێشای بەدەمیانە بەمانایە وتی نەخێر بۆتان نییە لە شەقامەکانی ئەوروپاشە پیادەوی ئەمڕۆ بکەن ناڕەحەتی دەسەڵات و پۆلیس و ئەوە کە پاشایەت ناڕەحەتی خۆی نێرە بۆ سەرروکی ئیسرائیل بۆ ئیسرائیل ئەوە کە وەکوتم سەرروکی شارەوانی ئەوە سەرۆک وەزیرانی هۆڵندای دەم کاراکە یانەوەی بەڵێنێک بن بەوان بڵێن ئەم دەنگی دژی جەنگخوازی و فاشیزمی ئیسرائیل کە هاتووەتە پێشەوە لە هەوڵی سەرکوت یادەین بۆ یەگە بزانن لە ڕۆژی یەکەم کە شتانە ڕوویدە لە ڕۆژی دووەمە بەڕەسمی خۆپیشاندان قەدەغە کرا لە هۆڵندایە ئێستاشی لەگەڵ بێ تەسەور کە ئێستا ئەڵێ هاتوون سەرەوە ئەڵێ داوا لە ژنان و مناڵانەکەین کە نێنە سەرجادە چونکە ئەم منێڵێم لە قەوسە ئەم پێڵێن شەغاب ئەو ئەنڕێست با بڵێن ئەو پشیوی و شتێکی ئەندێتەوە قایبی لێوە ئەمانە تووشی زەرەر بکە سیاسەتی دەوڵەتەکەی تۆیە خەڵکی تووشی زەرەر کردووە تۆی چوتێتە پشتی فاشیزمی دەوڵەتی ئیسرائیلی خەڵکی تووشی ئەوە کردووە بەڵام هەتا کۆمەلگای هۆڵندی سەلماندی نەجۆ بۆ تۆگرێ وەک دەسەڵاتێک نە لەگەڵ سیاسەتە دژە ئینسانیەکەتایەکە پاڵپشتی تۆپ و خۆمپارەکانی
ئیسرائیلەکەی کە مناڵی فەلەستینیە کوژێ و نەقبوڵێتی لە شەقامەکانیە سیاسەتی فاشیستی سەربەرزکاتەوە بە ئاسانی بە پەمپ لەسەر دیوارەکان بنووسێ ئەم تیپە لە بەشەرە بێ بکوژرێن و بسووتێنرێن و چی لێ بکرێن جزئیاتێکە لەناو ئەوروپا تۆ بتوانێ بشتە بکەیت بۆیە بە معنای ئەوان یعنی بە بڕوای من جوابێکی دانشکێنیان پێدرایەوە لەم ڕووەوە جوابێکی دانشکێنە ئەم شتە ڕەتی بە ئەنتیسەمیتیزمەوە نییە ڕەتی بە خەڵک نەوەی نەیوتو ئێمە دیژی هەر یەهودیەکین ئێبا لەناو ئەمریکای کە ئێستا شین و واوەیلایەتی بۆم شتە گوایە بە ناوی ئەنتیسەمیتیزمەوە دژەجوویەوە ئێبا لەوێک لە چەند مانگێک لە دوای قەتڵ و عام و جینۆسایدەکانی دەوڵەتی ئیسرائیل لە دژی خەڵکی غەزە و فەلەستین هەری یەهودی ئازادی خوازەکانی ناو ئەمریکا هاتنە سەرجادە ئەمریکا ئاگا لێ بوو چۆن پەلامەریان پۆلیس پەلاماریەدان و کەلەپچیانەکردنیان ڕاپێچیانەکردن بۆی بڵێ لەناو ئەمریکایە دژایەتیکردنی سیاسەتی فاشیستی نەتانیاهۆ قبوڵ ناکرێت ویستیان لە هۆڵەندەشە ئەمە بکەن بەڵام خۆشبەختانە وەڵامێک کە خەڵکی دژە جەنگی و خەڵکی دیژە سیاسەتی دەوڵەتی فاشیستی ئیسرائیل بوو مناڵ کوژی هاتۆتە مەیدانەوە ئەو خەڵکە دەڕی بۆ سیاسەتی ئەوەندەوە ئەمەیان لەم نقطەیە بەڵام ئەمە هێشتا سەرکەوتن نییە ئەمایان بە مەسەلەیەکی تر و خاڵێکی تراگەر بوار بێەوە توانین مهمە لەسەر ئەوە قسەکەین چونکە بەڕاستی ئەمە مەترسیدارە بە ئامانجدارانە کۆمەڵێک کەس بێنیت ئەم دروشمانە بدەنەوە کە لە سەرای قسەکانە ئاماژەت پێدان دواتر دەوڵەت و کاربەدەستانی نیگەران بن بەوەی کە ئەم پیلانە سەری نەگرن و هاو پشتی بۆ ئیسرائیل نیشان بدەن ئەمە بەڕاستی جێی مەترسیدارە لە ناوجەرگەی ئەوروپادا وڵاتێکی ئەوەی کە پێوترێ ئازادی و دیموکراتی وەکو هۆڵندا ئەمەی کە بەرەڕووی بۆتەوە ئەم ئازادی خوازانەی کە برە ڕۆیان بۆتەوە ئەگەر ئەمە نەبێت ئەو وەختە ئەکرێ ئاراستەی ئەم ڕووداوانە بەکوێ بڕوات ینی ئیجازەم بە نەموشەیەوە کار بێن زەلکاوێتە بێ بۆ خۆی شوێنی ژیانکردن و هەناسەی ئاسوودەی نامێنە بە هیچ جۆرێ هەرچەند ئێساش هیچ کەسی ئاسوودە نییە وەختێک هەموو ڕۆژە هەواڵی ئینسان کوژی بینێ و لە هەر چێکەکەیتەوە ئەوەیە خۆ ئاسوودەی بە معنایە خۆکە نەماوە بەڵام ینی مەجای بواری هەناسەدان بۆ خەڵک نایەڵنەوە زانی چۆنە تەمەشاکە یعنی لە دوای پێم وابێ دووەم ڕۆژ یا ئەگەر هەڵەنە دوو سێ ڕۆژ دوای ئەمە ئەم شتانە بوو زانی هەڵێت چی لە زاری یەکێ لە گەورە بەرپرسانەوەیە ڕاستی بەداخۆێستا ناوەکەی بیر نییە لە دەنگ و باس شتا هەبوو هینی هۆڵندیاڵێ ئەمانە هەر هەموویە نیرینەوە بە وڵاتەکانی خۆیان ینی چەند سەعاتێک پێ نەپڕی بەسەرم قسەیە زانیان چ فەلتیکیان داوە یعنی سەهوویەکی سیاسیان با بڵێن کردووە جۆرە ڕاستیان کردو چێنێری ینی چێ بۆ کوێنێری ئەوەی هاتوۆتە سەرجادەوەی دیفاع لەواکە دوای ڕۆژە دواوە چی ئاڵای فەڵەستینی بە شوقەکانی هەڵەواسێ خۆمەی خارجی نییە لە قەوسە خارجی خۆمەی خەڵکی وڵاتانی دەرەوەی هۆڵندا نین پڕپڕە لە خەڵکی ئازادی خواز و دژەجینگی هۆڵندی خۆت پێیاڵی بە ئەسڵ هۆڵندی چی لەوان بۆی هاتن ڕاستیان کردوتیان نا ئەوانیان کەوا هۆڵندینی ڕۆشن ئەم سیاسەتە یعنی چی سبەینێ ڕۆن جەنگ لە هەر شوێنێکدا هەڵگیرسێنن تۆ دژی جەنگ بی دژیۆبی لەو لاوە سیاسەتی سگەڵ گوشین بۆ وەکو هاوڵاتیەکی ئەم وڵاتە ژین ئێمە سیاسەتی هەڵموشی سگەڵ موشینە بەرامبەرمانە پیاداکەن هەرچی نان و شیر و پێداویستی مناڵەکانمانە هەر هەمووی سیارەکەی فڕێن گەێنە ئاستی هەورەکان باشە ئینترسی ینی سوودی بانقەکان ئەفرێنن لە ژێناوی ئەوە کە لە قەیرانن بەڵام بە ملیارهادن بە چەک و چۆڵەوەی نێرن بە ئوکرانیا و هاوکاری سوپای ئیسرائیلی پێکەن خەڵک چاوی کراوەیە قبولی نییە تۆ پارە لە دەمی مناڵەکەی ئەم ئەگریتەوە بەڵام ئەیەی بە تۆ بوو تانک و تیاران درێ بە مناڵی فەڵەستینیەوە کوورەی شەڕی ئۆکرانیا و رووسای پێگەرمەکەی سبەینێ ئەم سیاسەتی ئەمان بۆ ئەوەیە کە هەر دەنگێکی ناڕازی لە خودی ئەم کۆمەلگایانەوە بەرامبەر هەلومەرجی ژیانی بۆ باشبوونی ژیانی بۆ دژی سیاسەتی شەڕانگێز و شەڕخوازی و میلیتاریزمیە کە ئەمانە پارۆپولی هەرچی قازانجی چەند ساڵیانەکە بەنای خۆیەوە ئەڵێن زەرێریان تیا کردووە هەمووی گۆکەنەوەی ئەیکەن بە قورگی ئەم ماشێنی جەنگەیە
خەڵکەمەی قوبوڵ نیە بەڵام ئەویان بۆی بڵێن ئەوەی کە قوبوڵ نیە بێ وای لێ بۆ ئێمەش لە بەرامبەر یان مزاحەرە مەمنوعەکەین قوپشاندانەوەکەین اعتراضەکەین کۆمەلگا دائڕمێنن هەر بەڕاستی قسەیەکی زۆر زۆر جوانی منسوور حکمت بیرە هێنەوە لە ئێسایە کە باسیەوە کاڵێ ئەگەر دیموکراسی بەشێکە لە حکومی چینی باڵادەستی بۆ ژوازی ژیانی دیکتاتۆریەتی چینێک بەسەر چینەکەەوە لە فۆرمی بەناوی ئازادی و دەنگدان و چیچی هەر کاتێ ئەمە هاتە سەر مەترسێوی خەڵکی کرێکار و زەحمە چێش بێنە سەر جادە و سەر شەقامەکان و بۆی ئەم دەسەڵاتە ئاڵوگۆڕێکی شۆڕژەڕێن بەسەرا بێنن یەک شەق لە دامزگای دیموکراسی هەڵەدەن هەر هەموو پۆلیس بەخوان و سەگەکانیانەوە بەرەدەن ژیانی خەڵکی ناڕازی وتاغی بینیت لە هێلک زەردەکانی فەڕەنسا و بینیمان چون پۆلیس پەلاماریانەدا لە ئەمجاری پۆلیسی هۆڵندا و بینیمان چۆن پەلاماری خەڵکێکەکە کە لەسەر حەقا بۆ پشتیوانی لە ئینسان کوژی دیموکراسی چییە ئەگەر لە مەفهومە بیتەمە بەرحاڵە و باسی چکەیە بەڵام قسەکە ئەوەیەکە مەترسیەک کە ئەمانە زەنگەکەیان لێداوە ئەم شتێکم لە بیدایەتی شاوتم زەنگی سیاسەتی پیادەکردنی سیاسەتی ڕاسیستیە لە دژی هەر کەسێکە کە لەم وڵاتە خۆیان وتنی نەسەب و ئەسڵ و ئەسلی ئەساسی ئێرە نییە بیخەنە بەردەم هەڕەشی ئەوە بەڕاستی خۆ خەڵکیش هەموو ێزانێ هوشیارە بەوە بە خەڵکی ئەم وڵاتانە ئەوانی کە خۆیان با بڵێن ئێمە ژوای لە زاری خوانەوە بڵین بەڕەسەڵک خەڵکی ئەم وڵاتەن ئەسڵ و ئەساسیان لێرە لەدایک بوون خۆوا بینن با بەئاخر ئەی چێ و کۆمەڵگایانی وێران کردوێتەوە ئێمە لێوەی هەڵهاتوین جەنگتان لە عێراق بەرپا کرد بە هەزارەها هەزار تەن موشکتان بەسەرا باران لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بووە بە کووری ئینسان سووتاندن وەختێ خەڵکیش بە هەزار کوێرەوەری و بە دەریەکانە دەرەچیەتە دەرەوە لەم وڵاتانە بچێ کار بکە و ژیانێکی لانیکەم ئارام بۆ خۆی مناڵەکانی دابین بکە تۆ پێی بڵێ وڵاتی تۆنیەوە بچی تۆ جێگەی خۆت توچێ دەگەر کارگەری ئەم وڵاتە بێتە مەیدانەوە و سیاسەتێکی سۆشیالیستی مەیلێکی سۆشیالیستی لە ناو خەباتی چینایەتی کرێکاران لەم وڵاتایە بەنگ ببێت دەسەڵاتی تۆش تەفروت و نابکە ئەوختە هەموو جیهانە بێ بە جیهانێکی خۆش و زەران و نەمن بۆ بن لەوە هەڵهاتوو نەکەسی لە بۆم هەیە بێم لەوێ دابنیشیاننا ئەمانەیانەوێ بەم سیاسەتە ڕاستیستیە بڵێن بەرامبەر هەر سیاسەتی کەم دەوڵەتانێ بوەستیتەوە سەرکوت حازرە ئەمە پەیامێکی ڕۆشنی زمنیە ئیمپلیسیت لێ زمنی لە ناوەڕۆکی ئەم شتیانەوە هەیە کە بەڵام بۆیان ناچێتە سەر کێ بێدەنگەکەن کرێکارانی بەندەرەکانی ئیسپانیا و وڵاتانی تر کە ڕێگەیان گەر لەوەی تۆپوتیارە بچێ بۆ چەکۆسڵحی زیات بچێ بۆ ئیسرائیل ئەمانە چۆن بێدەنگەکەن چۆن نتوانن هەمووانەی کەچی دانەدانی بوارەکانی ژیانی کۆمەڵایەتی و کارگە گەورەکانی کۆمەلگانە بن بڕێوە لای لەوانە کرێکارانەکەن کە لە وڵاتانی تر هاتوونێتە ئێرە یعنی ئێمە بەرهەمیم کۆمەلگانایی چی لێەکەن بۆ کوێ دەرەکەن چیەکەن خۆتان بۆ چوەڕۆن ئەمە مەسلەیەکی ریشەی ترە بە هەر حاڵ بەڵام بەداخەوە پەیامێکی ڕاستیستی لە پشتیم ڕووداوە هەیە و بەڵام ئەو نقطەیە کە جێگەی جۆرێک لە گەشتبینیە ئەو جووا بە دانشکێنەیە کە خەڵکی ئازادی خواست هەتا ئێستا تام چەند ڕۆژە پێی داوەتەوە بەڵام پێم وایە خەڵکیش بە بەرنامەوە دیێگرتوانە خۆی بۆ حازرکە ئەوانەی تر سیاسەتی پیلانکردن لە خەڵکدا ڕێژن تۆخمە بۆ خەڵک دروست دەکەن قوانین و دادگا لە دەست خۆیانە ئەنواشتە بۆ دروست دەکەنەوە مەلەفی ئەوەی کە چۆن وەختی خۆی بە خۆیان وتەنی بەڕێگی قاچاق و ناڕسمی هاتوتە وڵات هەمووانەوە ڕەنگە لێ خۆت بکەنەوە بیکەن بە گشتا وڵێن تۆ ئاوایی دابنیشە وەکو کەسێکی ملکەچی سەرشۆڕ بۆم سیستەمە بۆم دەسەڵاتە پارەپول لە تۆ سەنیۆنێرینین بە چەک و مناڵی پێگوزە بوو نێفزە بکەی هەژاریە سەپێنی لە وڵاتەیە بوو نێفزە بکەی باز لە گۆڕانکاری شۆڕ و چێکی بکەوی لە ئاخری بەرحاڵ دەکرێت سەرم بابەتە قسەی زۆر زیاتر بکەین چونکە هەم بەڕاستی مەترسیدارە هەم قسە زۆر هەڵەگرێ بەڵام ئەگەر شتێک مابێ لە قسە و باسەکانمانە نەهات بێت و بتوانین لە ماوەی یەک خولەکدا بیڵێیت بە کورتی فەرمون من ئەوە بڵێم کە ئەم شتەکە من وتم مەترسی ئەوانەیە بۆ ئەوە نییە کە چۆنڵێ خەڵک بترسێ بەس بۆ چاوکراویە خەڵک بە هوشیاریەوە خەڵکی کورزمان لە وڵاتانە نابێت بکەونە داوی ئەم جۆرە لە ئەخباردا ڕشتنی میدیاکانی سەر بە ئیسرائیل و ئەمریکا و BBC و چی ئەو حەقیقەتی تیانیە خەڵک لەوێ هاتبێ دژەجوویە
لە خەڵکێکی ئازادی خوازەوە کە لە تەل ئەبیبەوە سەری هەڵبڕیوە لە ئیتحادیەکی کارگەری ئێوە کە لە دژی هێلومەرجێوێ لە دژی دەسەڵاتەکەی نەتانیەوە دەنگی هەڵبڕیوە باوشکراوەیە بۆ هەر کرێکاریک و هەر کەسێکی ئازادی خوازکە لە وڵاتانەش لە دژی جەنگە. ئێمە بێ ئەم مەیلە بەهێزکەین و بە هەر زمانێکە هەین، بە هۆڵندی، بە ئینگلیزی، بە ئەڵمانی، بە فەڕەنسی لە کۆمەلگانەین ئەم پەیامە بڵێمە با بگەێنەمە پەیوەندی هیچ دوور و نزیک بەم شتۆ نییە و خەڵکی کوردزمان نابێ بە هەمان هینەوە هەلهەلە بۆ لێ بدا کە هەلهەلەی فاشیزمی ئیسرائیلیەوە چی بە هەمان شمشاڵی ئەوانە. جەمال محسین لە ڕێکخراوی دەرەوەی حیزبی کۆمونیستی کرێکاری کوردستان، زۆر سپاس لە بەرنامەکانی ئەمشەی پێشەنگ تیڤیدا ئامادە بوون. سپاس بۆ ئێوە ماندوو نەبن. عزیزان، وچانێکی بچووکی تر و پاشان سەبارەت بە هەڵبژاردنەکان لە ئەمریکا بەردامەمان دەبێت لاگەڵمان مێنەوە. بەڵێ بینەرانی عزیز، سێشەممەی ڕابردوو لە ئەمریکا دۆناڵد ترامپ وەک سەرۆک کۆماری جارێکی تر سەرۆک کۆماری نوێنا بەڵام بۆ خولێکی تر هەڵبژێردرایەوە لەسەر هەڵبژاردن لە ئەمریکا و ئەوەی کە دۆناڵد ترامپ کە هاتوۆ سەر حکوم لە خۆرهەڵاتی ناوەڕاست دەکرێت چی بخەومێت. بەرنامەیەکی تری ئەم شەوی پێشەنگ تیڤیە لەگەڵ مستەفای یونسی. مستەفای یونسی، ئێوارت باش و سپاس کا لەگەڵمانیت. سڵاو کاک بنەر، ساو لە ئێوە و لە هەموو بینەرانی خۆشەویست. پێش ئەوەی کە خۆمان ئامادە بکەین بۆ بەرنامەیە، تۆ کۆمەڵێ سەرنجت بوو لەسەر خودی هەڵبژاردن لە ئەمریکا بە شێوەیەکی گشتی. پێم خۆشە بۆ چوونەکانتان ببیستین لەسەر هەڵبژاردنەکانی ئەمریکا و هەڵبژاردنی سەر کۆمەر بە تایبەتی. بڵێ ئەوە وەختش کاتێکی باشە. ڕاستیەکەی ئەوەیە لە وڵاتی ئەمریکای هەرچەند نێوی دێمۆکراسی و مەیدانی دێمۆکراسی و پەرچەمداری یا ئاڵا هەڵگری دێمۆکراسی ئەو شتە بێت ئامانە هەن، وەلی ڕاستیەکەی لە موردی ئەمریکا ئەوەیە. لە ئەمریکا پارە قسە دەکە، پارە دەڵێ چی بکەین و چ نەکەین. قازانجی ئەمریکای قازانجی بەرهەم و حەولێک کە سەرمایەیەکی کە بێتە گیرفانیان قسە دەکا. جا هەر دەورەیەک هەر کەسێک بتوانی بەو قسانێکە دەیکا بەو سیاسەتانێکە دەیگریتە پێش ئەوە تەزمینکە ئەو کەسێ دەیباتەوە. داناڵد ترامپ مەسەڵەن نمونەیەکی زۆر چووکە و پێ بڵم کە ڕەنگە زۆر کەس هەر نەشزانی خەبەریش نەبی لە ئەمریکای بۆ نووسینی فەقەت نێوەکەت بۆی کە مەسەڵەن نێو بنووسی بڵێ من لەو هەڵبژاردنیدا بەشداری دەکەم 20 میلیۆن تمەن دەبی بدەیت، 20 میلیۆن دۆلار. ئەوە هەر لە ڕێوە بۆ کاندیدی هەر نێوت بنووسی جایدی هەر کەسێک بێ و دەیبێ و نایبێەوە کاری دوایە. وەلی بۆ بردنەوەکرد بۆ نێو نووسینەکەت 20 میلیۆن دۆلاری ئەمریکایی بدانێ جایدیەوە ڕۆی دیوە پوڵەکە بۆ نێو نووسین دایدنێ تەوا دەبی. هەر ئەوەڵین هەنگاوی ئەوەی بەمانەوەیە کە تۆ دەبیست دەیان و سەدان بەرابەری ئەو 20 میلیۆنەت هەبی بۆی کە بتوانی درێژە بە تەبلیغات و هەڵسوڕانی تەبلیغاتی بدەیت. ئاوانیە لە ئەمریکای کۆبنەوەیەک دادنەی مەسەڵەن خودی ترامپ یا هەتا ئەوانی کەش دایدنن پارەی زۆر گەورە خەرج دەکەن بە خەڵکی معبولی ناڵم، وەلی بە کەسانی لایەنگری خۆیان بۆی کە میتیگەکانیان گەورە نیشان بدەن و زۆر کەس هاتوون و دەیان هەزار کەس هاتوون بەشی زۆری پارەیان پێدن. ئاوا نییە کە ئەو خەڵکە ئەوەندە شێت و شەیدای چاوی مەسەڵەن ترامپ یا ئەوەی دیکە مەسەڵەن لەبەرەوەی بێن بیبیدن. وان نییە. ئەوەی کە لە ئەمریکا بەڕاستی دەیباتەوە ئەوەی قسەی یەکەم دەکا قسەی سەرکی دەکا پارەیە بەڕاستی. هەر ئەوەش بوو مەسەڵەن ئیلان ماسک کە بلیۆنێرێکی گەورەترین بلیۆنێری ئەمریکایە وەختێک قسەکان هاتنە پێشێ ڕسمەن ڕایگەیان ئەو کەسانەی کە ڕێی بدەن بە ترامپ ئەو 1 میلیۆنیان دەداتێ. دەبزانە تا چە ئەندازە ئەوان پارە خەرج دەکەن و پارە دەبی دانێن 100 میلیۆن دۆلار دەبی دانێن بۆ ئەوەی کە بە قەولی کوردی دەڵێن بیبنەوە.
بۆیش ئەمریکا وەکو نمونەیەکی دیموکراسی لە هەموو جیهانە باز دەکرێت وەکو نمونە دەهێنرێنەوە ئەوە تا ئەمریکا ئاواییە بەڵام ئەمە دۆخەکێک کە ئێوە باسیەکەن کە لانی کەم 20 میلیۆن دلار بۆ ئەوەی کە خۆت ناونووسکەی وەکو کاندید واتە کرێکاران ناتوانن خۆیان کاندید کرد ئیمکانی نییە نەک کرێکار حتا کەمێک پارەدارتری لە کرێکار ناتوانانی کاری واکە شۆخی نییە تۆ 20 میلیۆن دلار فقط بۆ نێونووسی بدەیت سەدها میلیۆن دلار 500 میلیۆن دلار 1 میلیارد دلار دەبیدانەی بۆ تەبلیغات لەوێ یەک شت بە خۆڕایی نییە بۆ هەر کارێ بکەی بۆ ڕسمت چاپکەی ئیتلاعیە بنووسی نازانم ئەو کەسەی بۆ لە دیواریان دەدا لە شوێنەکاندا لە تەلەڤیزیۆن تەبلیغات دادنی هەمووی ئەوانە یەک دانەشی یەک هەنگاویشی بە پێ خەرجکردنی پارە ئەویش پارەیەکی باش ناکرێت بۆیش ئیمکانی نییە چینی کرێکار و چینی دەوروبەری چینی کرێکار خەڵکی زەحمەت چێش خەڵکی نەدار کە 1001 دەردیان بۆ دروستکردون بتوانن بە هیچ جۆرێک لە شتیاواز بەشداری بکەن ئێوە هەر لە تووری تاریخدا لە تووری مێژوودا 20تانە خانوادەیەشی مەسەن کرێکاری فەقیر بتوانن بەشدار بن ئیمکانی نییە ئەگەر بێ لەسەر خودی ئەم هەڵبژاردنەی ئەنجام درا و دۆناڵد ترامپی تایە سەرکەوتەوە سەرنجی ئێوە بە شێوەیەکی گشتی لەسەر خودی ئەم هەڵبژاردنەیان بۆچی خەڵک دەنگ ئەدا بە کەسێکی وەک دۆناڵد ترامپ کە ئاشکرایانە هەندێک قسە دەکات کە ئەکرێ هەر وەکو ڕاستیستی لێکی بدرێتەوە یاخود دژە ژن لێکی بدرێتەوە هەتاوەکو دوای بۆچی کەسێکی ئاوها دەنگی دەیان میلیۆن لە هاوڵاتی ئەمریکا وەردەگرێت بەڵێ ئەوە شتێکە کە چەندین دەلیلی هەیە یەکیانەوەیە کە لە ئەمریکای بەداخەوە بیرۆبۆچوونی ڕاستیستی و فاشیستی و دژەژن کەم نییە هێزی زۆرە ئەوە یەک لە هەر شوێنێک کە پارە ملهۆڕبێ پارە هەمەکارەبێ ڕەنگە حتمەن ئەو جۆرەشتانەش مەیداندارن و لە مەیداندا دەبن قەتعەن لە موردی ترامپ یا خۆی جناحی ئەو کە بە ئیسلاحاتن سەرکار زۆر معلوم بوو لە هەڵبژاردنێک کە دەیکەن بەڕاستی هەڵبژاردنێکی دەورانێکە کە بتوانن قدرەت و هێزی ئەمریکای لە دنیای ڕاگرن ئەوان زۆر زیانڕیان بۆ مەسەلەیە کە ئەمریکا ملهوڕ بمێنیتەوە کەڵەگا بمێنیتەوە هەمەکارە لە دنیا ببێنیتەوە و لە تەقابلێک کە ئێستا بینی وڵاتانی ئوروپایی و چین و رووسیە و ئەمریکادا هەیە ئەمریکا نەیدۆڕێنی بۆیش بۆیان مهمە کەسێک بێ ئەو کارە بکە کە یەک ئەو بۆچوونانەی هەبێ بەڕاستی دوو ئەو پارەی هەبی بەڕاستی ئەو ئیمکانەی هەبێ و ناسرااو بێ لە ئەمریکاش ترامپ ناسراوە دەورەیەک ڕئیس جمهور بووە ئەوەڵەن دوومەنیش قسەی خۆی زۆر بە ئاشکرا دەکا و دڵی جناح و بەرەی فاشیستی و ڕاسیستی و ئەوانە و دژی پەناهەندەش دژی مهاجر زیاد دەکا و بەهێز دەکا و بە ئاشکرا قسەی خۆی دەکات چونکە دنیا لە ئەمریکا دەدەستی خۆیدایە بەڕاستی بەڵام ئەوەی کە ئێستا دۆناڵد ترامپ بۆیەوە بە سەرۆک کۆمەر چی شتێک ئەگۆڕێت دواتر دێمە سەر جیهان بەڵام جارە لە ناوخۆی ئەمریکادا باس بکەین بە بۆچوونی ئێوە ئێستا لێرە بەدواوە یان لە مانگ یەک بەدواوەکە سەرۆکایەتی دۆناڵد ترامپ ڕسمێت وەرەگرێت لە ئەمریکا چی شتێک ئەگۆڕێت بە نەزەری من شتێکی عەجایب ناگۆڕدرێت شتێکی زۆر گەورە ناگۆڕدرێت چونکە ئەمریکا تەواوی حەول و تەقەلایەکەی ئەوەیە کە ئەو قودرەتی مڵهوڕیەکەی لە دنیاە بێڵیتەوە بۆ کە بتوانی نێوخۆشی کۆنتترۆل بکە چونکە لە ئەمریکا ئەوە مەشهورەوە هەمووش دەزانن کە ئەمریکای یا دەوڵەتی ئەمریکای وەختێک دەتوانی وڵاتی خۆی خەڵکی وڵاتی خۆی کۆنتترۆل بکە کە بتوانی هەر بەو شێوێ لە دنیا بیباتەوە لە شوێنێکێ ژەگەر وازی خراپ بوو دەڵێت جارێەوە تا مشکلەی ئەوەمانەیە مەسەن دەگەڵ ڕووسیەی کێشەمانەیە یا دەگەڵ فڵان دەگەڵ چین مقابلەمان هەیە دەبی ڕاوەستین دەبی ددان بە جەرگمان دابنین هەمووی ئەوانە بۆیش بۆ دەوڵەتی ئەمریکای تاریخەن وا بووە هەمیشە بە ئیستلاح دژمنی دەرەچی
زۆر مەسئلەیە پەردەی چاکدا دەپۆشی بەسەر وەعزی ئەو ڕۆی و هەر ڕۆژێکی واقعینی و ئەمریکای مەدەنا لە ئەمریکای ئەو بێکاریەی لە ئەمریکا هەیە مەسەلەن ئەو بێحقوقیەی بێمافیەی لە ئەمریکا بەڕاستی تەنجی بە ژیانی خەڵکەوتنیوە شوخی نییە سکۆڵەش نییە وە کەمتریش لە هیچ وڵاتێکی دیکە نیە بۆیەش حەولیانەوەیە کەسێکی کە وەک مەسەن تەرام بە ئاشکرا قسەی خۆ بکە و باسی ئەمریکا بکە و هێزی ئەمریکا وا دەکەین و هەرە قسە مەشهورەی کە تەرام دێکا دەڵێ ئەمریکا دووبارە دەبی بکەینەوە ئەمریکا قسەی منزوری ئەوەیە کە بیکەینەوە ئەو ڕایگرین و بیکەینەوە ئەو ملهۆڕی کە هەمیشە بووە لە دنیادا قسەی یەکەم خۆی کردوێتی و ئەویش هەمووی بە قازانجی سەرمایە بە قازانجی تەولیدی سەرمایە نە بە قازانجی مەسەلەن خەڵکی ئەو منتەقەی ئەرانەکانە زۆر زۆر باشکرا بۆ نمونە هەر ئەوەی کە دەیکەن لە ئیسرائیل ئەو حیمایەتەی کە لە ئیسرائیل بە ملیارد دەیکەن بەڕاستی ئەو هێز و توانایی بۆی دنێرن ئەو هەموو حیمایەت گەورەیەی کە لە ئیسرائیل دەیکەن و ئەو بەڵایەن تووشی خەڵکی فەلەستین کردووە یەک زەڕە دەوڵەتی ئەمریکای و مەقامەکانیشی حتا باسی بەدبەختی خەڵکی فەلەستین ناکرد وەلی شەو ڕۆژ قسەیان ئیسرائیلە و هەر شتێکیش بی ئیسرائیل فەورەن پەنا بوان دەبە پس لەو وەسەتەیدا لەو نێوڕاستەیدا ئەوەی کە مەسئلەیە قازانجیانە قازانجی خۆیانە منزورمە نەگەوەی کە چ بەسەر خەڵک دێ بەڕاستی دەوڵەتێکی کە لە تۆلی تاریخدا بۆمبی یەکەم جار بۆمبی ئەتۆمی بەسەر خەڵکی شارێکدادا و تەفرت و نایکردن و ئێستاش هەر ئەوە ئیدامە دەدا و قەر ئێستاشە پێوە کاری چاکی کردووە قەت نابی جێی ئەوەندە باوەڕ بی کە مەسەلەن دەفکری خەڵکی فەلەستیندایە دەفکری نەجاتی خەڵکی فەلەستیندایە مەزرومە ئەوەی کە لە ئەمریکای دەقەومێ ئەوەی کە ئێستا قەوماوە حقیقەتەن درێژەی هەموو ئەو سیاست و بۆ چوونە دژی ئینسانیانەیە کە لەسەر تاسەر دنیا بردویانەت پێش ئەویش هەمووی بەرمەبنا و بە پێی قازانجی خۆیانە باوەڕ بکەن ئەگەر لە میدل ئیست ئەو قازانجەی کە بۆ وان بۆ خودی ئەمریکا ئاوا بەربڵاو و باش نەبی ئەمریکا یەک ڕۆژی لە ئیسرائیل حمایەت ناکە وەلی پێویستی پێێتی هەر بە ڕاگررتنی ئیسرائیل لەوێ تا ئێستا توانیوەتی بە بەرەکەیی کە بە ئیسلا دۆستانی خۆیانن مەرە قەتەر مەسەن کوێیت مەسەن نازانم سعودی عەرەبیا هەموو ئەو وڵاتانە دنیایەک بەشی 100 ملیارد سلاحیان فرۆشتووە یعنی وانییە خۆ شتەکە هەر دەبە قاڵەبی واقعیەتە کە قازانجێکی زۆر زۆر گەورە و لەو وعزەیدا دەکەن کە بەداخەوە بەڵام ئەگەر بێنە سەر ئاستی جیهانی لە ئاستی جیهانیدا چی کاریگەریەکی دەبێت بۆ نمونە ئەو بەڵێنی داوەکە کاتێک دەبێتە سەرکۆمەر جەنگی ئوکرانیا تەنها لە ماوەی 24 کاتژمێرە کۆتایی پێدەنێت بۆ نمونە جەنگی ئوکرانیا لە مانگی یەکدا کۆتایی دێت یاخود ئەهداسەکانی تر لە جیهاندا بێت بە قازانجیانە جارێ هەر درێژەی هەبی چونکە شەڕێکە لە ئوکراینە قەوماوە هەتا ئەڵعان درێژێ هەیە شەرێکە لەسەر دەسەڵاتی گەورەی شێر لە دنیا دەیباتە پێشە بۆیەش رووسیا بەشی خۆی دەوێت و ئەمریکا ئەو شەڕی دەگەڵ رووسیای دێکا لە تەریقی یا بە وەسیلەی دەوڵەتی ئوکراینیا حقیقەتەن بەشێکەوەیە کە پێ نانوێت پێیان بدەن وەلی ئاخری مەجبورن دەگەڵیان پێک بێن بە خاتریەوەکە ئەوروپاش خەرجی زۆر گەورەی کەوتو سەر چەند ساڵی دیکەوانە دەتوان ئەوە ئیدامە بدەن کە ناکرێ ئەوەی یەک دوو منیش لەسەرەوەی کە کوتێتی شەڕی ئۆکراینیا بە 24 ساعتەوە دەکەم بەڕاستی قازانجی ئەمریکا یەک ئەو ئیزنیان پێنادا دوو درۆیەکی گەورەیە چونکە هەرەوە مانگەشی پێچوونیان کرد وەنداشی کەند دەشی بینین ئەوە یەک دوومەش تەواوی شەڕەکە ئەوەی کە لەوێ ئیدامەی هەیە بەڕاستی قازانج و بەرژەوەندی هێزی و دەسەڵاتی گەورەی دنیاییە معلومە بەستۆی خەڵکی فەقیری و بەدبەختی ئۆکراینای داهات
ئەوانن بۆمباران دەکرێن ئەوانن دەکوژرێن وەلی ئەوەی کە لە وەسەتەی لەو نێوڕاستەی شەڕ و کێشەیەکی ئەسلیە شەڕ و کێشەی ئەسلی قودرەتی ئەمریکایە هێزی ئەمریکایە کە دەیهەوێ ڕاگری دەبەرابەر رووسیەدا کە بەشی زۆرتری دەوێ هێزی زۆرتری دەوێ قودرەتی زۆرتری لە دنیا دەوێ بۆیش ڕۆژێک لە ئوکرانیا دەیکەن ڕۆژێک لە فلستین ڕۆژێک لە لوبنان لە سووریە لە هەموو ئەو وڵاتانە دەیکەن و هەر جێیەکی پێیان بکرێت مادام کە لە خۆیان لە وڵاتی خۆیان دوورە لە هەر جێک پێیان بکرێت ئەو نەوعە شەڕ و کێشەیە بەڕاستی وەک ئاوی خواردنەوەی ساز دەکەن و بۆ ئەو دەوڵەتانە یەکشر مەشهورە ویشەوەیە کە بەهانە تراشین وەک ئاوی خواردنەوەی وایە هەر بەهانەیەکی پێیان خۆشبی دەتوانن بۆی بتراشن وەلی واقعیەتەکە و ڕاستیەکەی ئەوەیە کە شەڕە لەسەر قودرەتی دنیایی قودرەتێک کە بتوانی قسەی آخر و ئەوەڵ و آخر لە دنیا ئەو بیکە کە بتوانی ئەو مەسەلەن بۆ نمونە ئەو نەفتەی کە لە دەوروبەری خەلیجی فارس و منتەقەی خاوەنیانە بەدەستیان دەگا وەک جاران بەدەستیان بگا و کەسیش نەبەری و کەس نەتوانی پێشیان بگری قسەکە لەسەرەوە شەڕی ئەوەیە بەڕاستی شەڕی قازانجە شەڕی سەرمایەیە بە تەوری واقعی هیچ شەڕی مشەخەس و ڕوودەڕووی دەوڵەتەکان نییە بەدبەختیەکە بۆ خەڵکە نەمان و تێداچوون و فەقیری و کوژران و نقستانبوون و نازانم هەمووی ئەوانە ئاوارەجی بۆ دەیان ملیۆن نەفەرە لە وڵاتانە وەلی واقعیەتەکە ئەوەیە کە قازانجەکەی دەیان هەوێ شەڕی لەسەر پێنجایە ئیدی چەندە پێکبێن چەندە دەتوانن پێک بێن بەستەجی بەوەیە کە لەو شەڕەیدا چۆن دەتوانن بیبەنە پێشێ چی دەتوانن بکەن و چۆن دەتوانن معاملە دەگەڵ یەکتری بکەن و دەشبینین شەڕی یوکراینای ئاخری دێتەوە سەرەوەی کە ئەمریکا و رووسیا جایدیان مستەقیم یان ناڕاوستەخۆ دادەنیشن و پێک دێن جاودمی خەڵک لەدەستدە و بۆمەرانە عەجایب و وحشیانەی نزاتی دەبێت کلێر لەبارە قسەی تر زۆر بکرێت بەڵام کاتێک کەماوە ئەیخەم اختیاری خۆتان بە شێوەیەکی تر ئەگەر لەسەر هەڵبژاردنەکان لە ئەمریکا قسەیەک مابێت و پتانەوە بیکەن فەرمون بە کورتی وڵی ئەوەی کە زۆر مهمە بە نەزەری من دەرک و حاڵی بوون لەو مەوزوعەیەکە ئەوەی لە ئەمریکا هەیە بەڕاستی دەیانهوێت لایەکی بێنە سەرکار ئەو ئینتخاباتی دێمۆکراتیک نییە دێمۆکراسی لەوێ دۆڵارە ئەوەی یەک دوو منیش بەشێکی کە پێم خۆشە باسی بکەم ڕاستەکەی نەتیجەی ئەو ئینتخاباتەیە لەسەر کوردستانیش وەسەر کرێکاری کوردستانیش لە ئەو خەڵکی ئەو منتەقەیە کولە خاوەنمانە ئەم پێم وایە سیاستێک کە ترام گرتوێتە پێش زۆر عەجایب لەگەڵ سیاستێک کە تا ئێستا بردویانەتە پێشێ فەرق ناکە ممکنە بەرەک زیاتر فشار بێن ممکنە زۆرتر و سەریحتر و ڕۆشنتر لە دەوڵەتی ئیسرائیل حمایەت بکەن کە دەشیکەن هەمیشەش کردویانە وەلی هەتا ئەلعانیش خۆ کەمیان نەکردو خۆ تا ئەلعانەکانە کەمیان یارمەتی دەوڵەتی ئیسرائیل نەداوە مەسەڵەن ئەوەی کە لە خەبەردا دەڵێن مەسەلەن بەرەک تۆپ و نازانتانجا وەناردن دنیای ڕاستەقینە و واقعیدا ئەوەیە کە دەیان بەرابەری دەنێرن فقط خەبەرەکەی بۆ بچوشی بڵاو دەکەنەوە بۆیە کە زۆر هەڵا ساز نەکە دەنا بەڕاستی ئەو یارمەتیە کە ئەمریکا لە نەزەر پارە لە نەزەر هێزی چەکداری لە نەزەر چەک و مهمات و ئەوانەوە دەیکاوە ئەو حمایەتی کە دەیکا بە ڕۆژ لە دەوڵەتی ئیسرائیل بەڕاستی هەمیشە بۆ دەژبێ هەتا ئەو نوع دەوڵەتانە لە ئەمریکای بێنە سەرکار بۆیش ئەگەر ڕێگا چارەیەکمان بوێ ئەگەرمان هەوێ شتێک لە وەسەتەیتان بگۆڕدرێ پێش هەموو شتێک زیاتر لە هەموو شتێک و باشتر لە هەموو شتێک ئەوەیە کە سیستمی ئەو دەوڵەتانە بگۆڕدرێەوە شتێک بی کە واقعاً بە قازانجی خەڵکی بی دەنا جەیە کە دۆڵار قسە دەکا ڕاستیەکەی هیچ نەوە هیچ نابی هیچ کەسێک ئەوەندەی تەوەهم هەبی بەرامبەر بە حەقی خەڵک بە دموکراسی بە دیفاعی ئەمریکای لە خەڵکی نازانم خەڵکی ئەو خاوەرمیانەی لە هیچ یەکەوانە تەوهمێکی بێجەیە کە هەتا ئەلعانەکانش دەمێژوشدا هەتا ئەوڕۆ ئەو سعاتەی هەبووە و نەبووە نەتیجەکەی فقط بەدبەختی زۆرتر بۆ خەڵک بوو
مستەفا یونسی زۆر سپاسکە لە بەرنامەکانی ئەم شەی پێشەنگ تیڤیدا ئامادەبوون. بەدڵ بوو بێ و بەرحاڵ کات هەڵکەوی زۆرتر قسە بکەین. ڕۆژێکی خۆش بۆیەوە. زۆر سپاس. ئازیزان هەر لێرەش زادەی ناکۆتای بەرنامەکانی ئەم هەفتەیەمان تا هەفتەی ئایندە کاتێکی خۆش بۆ هەموو لایەک و هەر شاد و سەرکەوتوو بن.